لا بڵاوکراوەکانی کتێبخانەی دەنگی هاوکاری. ناوی کتێب نووری نوێ، نووسینی عادل شێخانی. لا بڵاوکراوەکانی پڕۆژەی خوێندنەوە بۆ هەمووان. زنجیرە کتێبەکانی بڕیار ژمارە 5، تیراژ 2000 دانە. نۆبەی چاپ چاپی دووەم، ساڵی چاپ 2014. دیزاین گۆڤاری بڕیار. ژمارەی سپاردن 1027 ساڵی 2013 لا وەزارەتی ڕۆشنبیری پێدراوە. خوێندنەوەی کتێب ئاسیا عەبدوڵڕەحمان شارستێنی. کارەدەنگیەکان ڕێبین کازم. سەرپەرشتیاری پرۆژە خەیروڵڵا نیعمەت. تێبینی بازرگانیکردن بە هەموو بەرهەمەکانی کتێبخانەی دەنگی هاوکاری قەدەغەیە. پێرستی کتێب. گەر دەتەوێت شادمان بی، شادی ببەخشە. چەپکێک گوڵی سپی. چاوی دایکم. یارمەتی کەسانی تر بدە، یارمەتیت دەدەن. قاوەیەکی بەتام. دەمزانی هەردەیت. ئێوارەیەکی پاییز. ئەو لاوەی شەوان لە بەهەشدا بەسەر دەبات. وەرن با ماسیەکانمان بخۆین. پێڵاوەکانی میری میهرەبان. خودایە دڵێکی ئارام. نورێکی نوێ. ئەوینێکی نوێ. زایەڵەی کۆچێک. دایکی شیرینم. ئەوینێکی بێوێنە. نورێکی نوێ پێشکەشە بە تۆ کە بە شوێن شادمانی و سەرفرازیدا عەوداڵی. دەزانی ژیان تەنها باق و بریقێکی فانی نییە. لەو دیوی بیابانی ژیان و خەزانی تەمەن و هەوری ڕەشی خەمدا کانیاوی سازگار و گوڵزاری ڕازا و خەندەی ئەرخەوانی و چریکەی پێکەنینێکن کە دڵۆب دڵۆب شادمانیان لێ دەتکێ. پێشکەشە بە تۆ کە هەمیشە بە دووی ڕوخساری نورانی و دڵی سپی بەفرین و چاوی پڕ میهر و خۆشەویستیدا ڕێبوارێکی بێوچانی. پێشکەشە بە تۆ شەیدای نور و نەیاری تاریکی و شەیدای ئەوینێکی ئەبەدی. عادل شێخانی 21/2013. گەر دەتەوێت شادمان بیت، شادی ببەخشە. لە یەکێک لە نەخۆشخانەکاندا دوو نەخۆشی پیر و بەساڵاتوو لە یەک ژووردا بەیەکەوە بوون. هەردووک ئالوودەی دەردێکی بێدەرمان و نەخۆشیەکی سەخت بوون و لە بارودۆخێکی زۆر دژواردا درێژەیان بەژیان دەدا. یەکێکیان ڕێی پێدرا بوو کە ڕۆژانە تەنها بۆ ماوەی 1 کاتژمێر لەسەر قەڕەوێڵەکەیدا بنیشێت، بەڵام نەخۆشی دووەم دەبووە هەر لەسەر پشت ڕاکشێ و هەرگیز ڕێی پێ نەدەدرا لە جێی خۆی هەڵسێت. هەمیشە زۆربەی کاتەکانیان بە قسەکردن و گێڕانەوەی یادگاری و باسکردنی ماڵ و مناڵ و ژینی ڕابردوویان بەسەر دەبرد. خۆشبەختانە نەخۆشی یەکەم قەرەوێڵەکەی لە تەنیشت پەنجەرەی ژوورەکەدا بوو. هەر بۆیە ڕۆژانە و دوای بانگی عەسر لەسەر دەستوری دکتۆر دادەنیشت و ڕووی دەکردە پەنجەرەکە و جیهانی دەرەوەی بۆ هاوڕێکەی وێنا دەکرد. هاوڕێکەشی ڕۆژانە بەتاسەوە چاوەڕوانی ئەو کاتەی دەکرد کە ئەو بە پێی فەرمانی دکتۆر کاتژمێرێک دادەنیشێ تا ئاگاداری دەنگ و باسی دەرەوە بێ. چونکە ئەو بەم کارە هەستی بە شادمانی و تام و چێژێکی تایبەتی دەکرد و هەستی دەکرد کە پەیوەندی بە ژیانەوە ماوە و حەزینە دەکرد لە ژیاندا بڕێ و ئاگای لە دەرەوەی نەخۆشخانە نەبێ. هاوڕێکەشی دەستی بە وەسفی دیمەنەکانی دەرەوە دەکرد و دەیگوت لە دەرەوە باخچەیەک هەیە. باخچەکە دەریاچەیەکی بچکۆلەی تێدایە و قاز و مراوی مەلەی تێدا دەکەن. منداڵانیش بەلەمی جۆراوجۆریان دروست کردو و لەناو ئاوەکەدا یاری دەکەن. پیاوێک بەلەمی بچکۆلە بەکرێ دەدات بە منداڵەکان و منداڵەکانیش بەم کارە زۆر دڵخۆشن. هەر لەوێ ژنان قۆڵیان بە قۆڵی هاوسەرەکانیاندا کردو و بەیەکەوە پیاسە دەکەن لە لێواری ئەم دەریاچەیە. هەندێکیش بۆ خۆیان لە ژێر سێبەری درەختەکاندا لە تەنیش گوڵزاری ڕازاوی باخچەکە دانیشتون. ئاسمان دیمەنێکی شین و ڕوون و بێگەردی هەیە و تەماشاکەران سەرسام دەکەن. هاوکات کە نەخۆشی یەکەم ئەو دیمەنانە وێنا دەکات، نەخۆشی دووەم چاوەکانی نوقاندووە و نوقمی خەیاڵی ئەرخەوانی خۆی بووە و لە دید و زەینی خۆیدا جوانترین تابلۆی ئەو دیمەنانەی دەکێشا کە مندکێشی ئەو وتانە بوو بە تەواوی هەستکردن بە بەختەوەری خۆشبەختی بەتاسەوە گوێ ڕادێرا بوو. ڕۆژانە بەرنامەی ئەو کاتژمێرە بەو شێوەیە بەڕێوە دەچوو. هەردوو لا زۆر خۆشحاڵ بوون. ڕۆژان ڕۆیشت و بەیانیەک پەرستارەکە سەردانی نەخۆشی یەکەمی کرد. تەماشا دەکات گیانی دەرچووە. نەخۆشی دووەمیش بەم کارەی نەزانی بوو تا ئەو کاتەی گوێ لە دەنگی پەرستارەکە بوو کە بە تەلەفۆن داوای یارمەتی دەکرد بۆ گواستنەوەی لاشەی نەخۆشەکە و دەرکردنی لە ژوورەکە. هاوکات بە بیستنی هەواڵی مردنی هاوڕەکەی زۆر دڵتەنگ بوو. هەستی کرد ئەو چاوی کە دەرەوەی پێدەبینی و ئەو دەنگەی بەختیاری پێدەبەخشێ و شادمانی دەکرد بۆ دوجار ماڵ ئاواییان لێ کرد. دواتر لە هەلێکدا داوای لە پەرستارەکە کرد قەرەوێڵەکەی بگوازنەوە نزیک پەنجەرەکە.
چونکە هەستی بە وەڕزیەکی زۆر دەکرد. ئەو کات هەستی کرد کە خەریکە لە جیهاندا دەبڕێت چیتر نازانێت لەو دیوی پەنجەرەکەەوە چی ڕوودەدات. پەرستیارەکە داواکەی قبول کرد، گواستیەوە شوێنی داواکرا و کاتی دیاریکرا و نزیک بووەوە. کاتژمێری دانیشتنی هاوڕەکەی هاتە پێش. زۆر تامەزرۆی ئەو قسە بە تامانە بوو کە هاوڕەکەی بۆی دەکرد. هەر بۆیە بڕیاریدا هەوڵی دانیشتن بدات. بڕستیدایە خۆی بەو پەڕی ئازارەوە هێدی سەری هەڵبڕی. تینیدایە قۆڵەکانی ڕووی بەرەو پەنجەرەکە وەرچەرخان. ئەوەی چاوەڕوانی نەدەکرا ئەوە بوو جگە لە دیوارێکی چیمەنتۆی نەخۆشخانە هیچ شتێکی بەرچاو نەکەوت، چونکە پەنجەرەکە لەسەر گۆڕەپانی ناوەوەی نەخۆشخانەکە بوو. هیچ شوێنێکی لێوە نەدەبینرا. بەسەر سوڕمانەوە بانگی پەرستارەکەی کرد کە هەر ئەو پەنجەرەیە کە هاوڕەکەی لێوە دەیڕوانی. پەرستارەکەی کرد پێی گوت بەڵێ خۆ ئەم ژوورە جگە لەم پەنجەرەی دیکەی تێدا نییە. پەرستارەکە پرسی بۆچی ئاوە سەر سوڕما و بەتاسەوە دەپرسی. دوای ئەوەی مەسەلەکەی لە نوکەوە بۆ گێڕایەوە پەرستارەکە زیاتر لە ئەو سەری سوڕما و پێی گوت بەڵام ئەو نەخۆشە کوێر بوو، چاوی بینینی نەبوو، تەنانەت ئەم دیوارەشی نەدەبینی، بەڵام دیارە ویستویەتی بەختەوەرت بکات و خۆشی و شادیت پێ ببەخشێ تا تووشی بێهیوایی نەبیت و ئاواتی مردن بخوازی. ئایا تۆ هەست بە شادمانی ناکەیت کاتێک دەبیتە مای شادمانی کەسانی تر؟ بە شاباشکردنی شادی و کامەرانی و بەخشینی بە کەسانی دەوروبەر شادی و کامەرانی خۆت زیاد دەکەیت. هاوکات بە پێچەوانەشەوە ئەگەر خەم و پەژارە بە دەوروبەرت ببەخشی ئەوە خەمی خۆت زیاتر دەکەیت، کەواتە بە هەمیشە شادی هێن و خەفەت بەربین. خەڵکی زۆر جار ئەو شتەی پێیان دەڵێین یان بۆیان دەکەیت بیریان دەچێت، بەڵام هەرگیز ئەو هەستە پڕخۆشی و شادمانیان بیر ناچێت کە بەهۆی تۆوە هەستیان پێکردووە. دەبا هەردەم وا بکەین کە هەموو کەس بەهۆی ئێمەوە هەست بە شادمانی بکات. دەبا بە سروەی شادی و خەندەی سەرلێ و هەستی دەروون لە پەڕاوی دڵەکاندا ناوی خۆمان تۆمار بکەین. جیاوازن ئەو کەسانەی کە بە دوای شادمانی داوێڵن و ئەوانەی شادمانی دروست دەکەن. چەپکێ گوڵی سپی هەرگیز ئەو ئێوارەی بیر ناچێت کە لە گەڕانەوەیدا بە بۆنەی جەژنی قوربانەوە چەپکێک گوڵی سپی بە دیاری بۆ هاتبوو لەگەڵ کارتێکی بچکۆلەدا کە لەسەری نووسرا بوو بۆ سارای زۆر ئازیزم. هیوادارم هەموو ژیانت جەژن بێ، زۆر سەری سوڕما، نەیدەزانی کی ئەم چەپکە گوڵەی ناردووە. ئەو شەوە تا درەنگ خەو لە چاوی تۆرا بوو، بە قەڵەمی خەیاڵی دەیانوێنەی بۆ نێرەری ئەو چەپکە گوڵە دەکێشە. بە خەیاڵی ئەو حەتمەن کوڕێکی زۆر جوان و هەزناسک و شەیدایە کە شێت و شەیدای سارایکی ژۆڵەی جوان و بێگەرد بووە. زۆر جار لەگەڵ دایکیدا هەردوو باسییان لە سیفات و نما و ڕووی جوانی ئەو شەیدانە ناسرا و سەربازی و نەدەکرد و دەیگوت داخۆ دەبێت چ ڕۆژێک ئەو خەونەی بێتە دی و بەو کەسە شاد بێت کە ئەوەندە خۆشی دەوێت و ئەمیش بێ ئەوەی بینی بێتی و هیچی لەبارەوە بزانێت کە منجکێشی بۆ تەواو عاشق و سەودا لەسەری بووە. هەمیشە دایکیشی هاوکاری دەکرد و پرچی خەونەکانی بۆ دەهۆنیە و بەڵێنی دەدایە کە هاکە دوای تەواوکردنی خوێندنەکەی ئەو کوڕە سوارچاکە لە دەرگای ماڵیان دەدات و هەردووکیان لە جیهانێکی سپیتر لە پەڕی گوڵەکان لە ژێر ساباتی خۆشەویستیدا بە مراد دەگەن. شەوانە تا درەنگ ئەم هیوایانە لە بەردید و خەیاڵی سارا تا ئەو کاتە سوڵتانی خەو بەسەریدا زاڵ دەبوو. دەستی لە یەخەی هەست و نەستی هەڵنەدەگرت. ڕۆژان ڕۆیشت و سارا چەند ڕۆژێکی مابوو بۆ وەرگرتنی بڕوانامەی لیسانس و گەیشتن بە یەکێک لە ئاواتەکانی ژیانی. لە ناکاو هاوڕەیەکی ڕازگە و بەوەفا و هاودەمی هەموو ساتەکانی ژیانی دایکی بەخشندە و میهرەبانی ماڵ ئاوایی لێکرد و کۆچی دوایی کرد. ڕۆژی ئاهەنگی دەرچوون و وەرگرتنی بڕوانامە سارا بە تارای ڕەش و سیمای پڕ لە خەم و پەژارەوە چاوەڕوانی چەپکێک گوڵی سپی دەکرد، بەڵام چاوەڕوانیەکەی بێهودە بوو. ئاهەنگ تەواو بوو، چەپکە گوڵ هەر نەگەیشت. ئەو ساتێ گەیشت کە خاوەنی ئەو چەپکە گوڵە سپیانە کێ بوو. دواتر چیدی چەپکە گوڵی سپی لەو ڕۆژەوە لە بۆنە و ڕۆژە تایبەتیەکاندا نەهاتنە حوزوری و چاوی پێیان نەکەوتەوە. کزەبایەکی خەزان بەڕەوە گەڵایەکی زەرد سارایان بە ئاگا هێنایە و زنجیرەی یادەوەریان پچڕاند. فرمێسکەکانی ئاوێزانی گوڵە سپیەکان بووبوون و سەمفۆنیای خەمێکی قوڵیان پێشکەش بە گەڵاوەریوەکان دەکرد. چەپکە گوڵە سپیەکەی لەسەر گۆڕەکەی دایکی دانا و پڕوشە بارانەکە و بۆنی خاکەتینوەکە خۆشترین بۆنی هێنایەوە یاد. دیمەنەکە ناخی دەهەژاند و چیتی بڕستی خۆگرتنی نەما و بە چاوی پڕ لە فرمێسکەوە ماڵ ئاوایی لە دایکی کرد. چاوی دایکم تەنها چاوێکی هەبوو، چاوەکەی تری کوێر بوو. منیش هەستم بە شەرمەزاری دەکرد و ڕقم لە دایکم دەبەوە. سیمای ئەوم بە مای شەرمەزاری دەزانی و حەزم نەدەکرد خەڵکی بزانن کە ئەوە دایکی منە، بەڵام بەداخەوە ئەو لەو خوێندنگایەدا کە من تایدا دەم خوێندکاری چێژلێنانی دەکرد تا بژێوی ژیانماندا بینکە. خۆشبەختانە جگە لە کەسانێکی کەم هاوپۆلەکانم نەیان دەزانی کە ئەو ئافرەتە کوێرە دایکی منە. تا ڕۆژێک بە هەواڵ پرسین و زانینی بارودۆخی خوێندنم لە نزیکەوە سەردانی کردین. لە بەرامبەر مامۆستا و هاوپۆلە قوتابیەکانمدا هەستم بە خەجاڵەتیەکی زۆر کرد. ئەو کارەی دایکم بەجارێ شەرمەزاری کردم. دواتر هاوپۆلەکانم پێیان گوتم ئەوە دایکتە؟ ئۆی خۆ یەک چاوی هەیە. منیش حەزم دەکرد ببمە دڵۆپێ ئاو و بچمە ژێر زەوی. حەزم دەکرد دایکم لەبەر چاوم مون بێ و چیدی نەیبینمەوە تا لەو شەرمەزاریە قوتار ببم.
لە دایکم چوومە پێشەوە بەو پەڕی تووڕەیەوە پێم گوت کێ گوتی تۆ وەرە بۆ ئێرە بەو چاوە کوێرەوە چیت دەوێ بۆچی منت خەجاڵت کرد ئای خۆزگە دەمردی ون دەبووی لەبەر چاوم دایکیشم بە دەنگێکی کزۆڵەوە وتی ببوورە ڕۆڵەگیان من نەمدەویست ناڕەحەتت بکەم و هیچ خەجاڵەتیەک بۆ تۆ دروستکەم تەنها ویستم سەردانت بکەم و ئاگاداری ژیانت بم بمزانیایە پێت ناخۆشە نەدەهاتم ڕۆژان ڕۆشت و زۆر هەوڵمدا تا نمرەیەکی باش بەدەست بهێنم و بۆ خوێندن بچمە پایتەخت ئیتر لە شارەکەی خۆم دوور کەوتمەوە توانیم دوای هەوڵ و کۆششێکی زۆر ئەو ئاواتەم بهێنمەدی و بۆ خوێندن بچمە پایتەخت دایکمم بەجێ هێشت و بەتەواوەتی بە ژیان و گوزەرانی خۆمەوە خەریک بووم دوای تەواوکردنی خوێندن ژنم هێنا و خێزانم پێکەوە ناو بووم بە خاوەنی دوو مناڵ بە تەواوەتی دایکم لە یاد کرد و نەمزانی چی لێ بەسەر هاتووە دوای من دوای چەندین ساڵ لێکدابڕان ڕۆژێک بینیم وە لەبەر دەرگای ماڵەوەمان وەستاوە منداڵەکانیشم گاڵتەی پێدەکەن و پێی پێدەکەنن لێی چوومە پێش و وتم کێ ڕێگای بە تۆ داوە بیتە ئێرە و بەو چاوە کوێرەت منداڵەکانم بترسێنی لە وەڵامدا گوتی ببوورە لەوانەیە ناونیشانەکەم هەڵە کردبێ پاش ماوەیەک لە قوتابخانەی شارەکەمەوە کە پێشتر خوێندنی ئامادەیم تێدا تەواو کردبوو بانگێشەی ئامادەبوونی کۆبوونەوەیەکم پێگەیشت منیش بە خێزانەکەم ڕاگەیاند کە بۆ کاروباری خۆم دەچم بۆ گەشتێکی بازرگانی دوای تەواوبوونی کۆبوونەوە کە هەر لە خۆمەوە حەزم کرد دوای ساڵانێکی دوور و درێژ سەردانی ماڵە کۆنەکەمان و ئەو گەڕەکە بکەم کە تیایدا ژیاوم ئەم کارش تەنها لەبەر فزوولی و هیچی دی گەشتمە بەردەم دەرگای ماڵەکەمان ئەو ساتێک کە تەمەنی منداڵیم تێدا بەسەر بردبوو بەڵام هەوار خاڵی و خان و چۆڵ و هۆڵ دراوسەکان بە خێراتنیان کردم و پێیان ڕاگەیاندم کە دایکم کۆچی دوایی کردووە نامەیەکیاندایە دەستم گوتیان ئەم نامەیە دایکت پێش مردنی نووسیوێتی نامەکەم کردەوە و لە سوچێکی حەوشەکەدا دەستم بە خوێندنەوەی کرد کوڕی شیرینم داوای لێبوردنت لێ دەکەم کە من زۆر جار ناڕەحەتیم بۆ دروست کردووی هەرگیز من مەبەستم ئەوە نەبووە ئەو ڕۆژەش کە هاتم بۆ سەردانت مەبەستم ترساندنی منداڵەکانت نەبوو ئەوەی هیوا و ئاواتی من بوو ئەوە بوو کە بەو تەنها چاوەی کە هەمە تۆ منداڵ و خێزانەکەت ببینم چونکە کوڕم تۆ نازانی دڵی دایک چۆنە و نازانی ئەو چەند ساڵە چەندم بیر دەکردی و چەندم فرمێسک بۆ وەراندی و چەندم هەوڵدا تا ناونیشانەکەتم دۆزیەوە چەند ئاواتە خواز بووم نەوەکانی خۆم ببین و ئەوانیش نەنکی خۆیان بناسن کوڕی شیرینم ئەمڕۆ پێویستە ئەو ڕاستیەکی حەزم نەدەکرد تا خۆم لە ژیاندا بم بیدرکێنم کە دەمێکە شاراوەیە ئاشکرا بکرێت و بزانیت بۆچی من چاوێکم کوێر بوو ڕۆڵی شیرینم تۆ لە منداڵیتدا بەهۆی کارەساتی ئۆتۆمبیلەوە چاوێکت لەدەستدا منیش حەزم نەکرد کوڕەکەم گەورە بێت و چاوێکی کوێر بێ لەبەر ئەوە چاوێکی خۆم پێشکەش کردی زۆری شادمان بووم بەوەی کە تۆ بە چاوی من دنیات دەبینی و ئەم کارە بۆ من ئەو پەڕی شادمانی بوو لەو ڕۆژەدا کە زانیمە قوتابخانەکەتان بانگێشەی کردوون زۆرم پێخۆش بوو بۆ پەڕی تاسەوە لە ناخی دڵمەوە بەو تەنها چاومەوە هەر چاوەڕوان بووم کە هیچ نەبێت بۆ چرکەیەکیش بێ بە دیدارت شاد بم بەڵام هەڵبەت مەرگ مەودای نەدام لەگەڵ ئەو پەڕی خۆشەویستیمدا جیاوازن ئەو کەسانەی بە شوێن دنیادا ڕادەکەن و دەستیان لێ گیر نابێت و ئەوانەی دنیا بە شوێنیاندا ڕادەکات و ئاوری لێ نادەنەوە یارمەتی کەسانی تر بدە یارمەتیت دەدەن لە یەکێک لە شەوە سارد و باراناویەکانی زستاندا کوڕە لاوێکی تازە پێگەیشت و بە سواری پاسکیلەکەی لەسەر کارەکەیەوە بەرەو ماڵ دەگەڕایەوە لە ڕێگادا چاوی بە خانمێک کەوت لە تەنیشت ئۆتۆمبیلەکەیەوە لەبەر بارانەکە وەستا بوو بە ئاشکرا دیار بوو کە چاوەڕوانی یارمەتی دەکات ئەویش پاسکیلەکەی لە نزیکەوە ڕاگرت بۆ ئەوەی بزانە گرفتەکەی چییە وێڕای ئەوەی خانمەکە بە زەردەخەنەیەک پێشوازی لێکرد بەڵام بە ترس و لەرزێکی زۆرەوە و دەترسا لە ملاوە نامۆیە کە بەرەو ڕووی دێ چونکە کاڵای هەژاری بە باڵایەوە دیار بوو لە سیمایدا لاوێکی هەژار و برسی و کەم دەرامەت بەدی دەکرا دەبێت نیازی چی بێ تۆ بڵێ بیەوێت ڕووتی بکاتەوە و پارە و پولەکەی بدزێت یاخود هاتووە دەستی یارمەتی بۆ درێژ بکات کوڕە لاوەکە هەستی بە پەشۆکاویەکەی کرد ویستی دڵنیای بکات و وتی سڵاو خانمەکەم من ناوم سربەستە و میکانیکیم چۆن دەتوانم یارمەتیت بدەم لە وەڵام داوتی کتوپڕ ئۆتۆمبیلەکەم لە کار کەوت بێ ئەوەی بزانم هۆی چییە نیگەران مەبە هەر ئێستا هەموو شتێک بە دڵی تۆ دەبێت سربەست ئۆتۆمبیلەکەی چاک کردەوە دوای ئەوەی کە جلوبەرگەکەی بە تەواوەتی پیس ببوو بەهۆی گریس و ڕۆنی ئۆتۆمبیلەکە و قڕ و چڵپای و ڕێگاکە وێڕای ئەوەی جلەکانی شڵپەی دەهات لە ئاوی بارانەکەدا یەکێک لە پەنجەکانی بریندار بوو دڵۆب خوێنی لێ دەهات و هەوڵی دەدا بە پارچە پەڕۆیەک بیپێچێ لەم کاتەدا خانمەکە بیری لەوە دەکردەوە چ کارە ساتێک ڕووی دەدا ئەگەر بەم شەوە سارد و تاریکە و لەم چۆڵەوانیەدا بمایەتەوە ئەگەر سربەز نەوەستایە ئۆتۆمبیلەکەی بۆ چاک نەکردایەتەوە بێگومان ئەگەر هەر چەندێک داوا بکات بەرامبەر بەم کارەی زۆر کەمترە لەو چاکەی کە پێشکەش بە ئەوی کردووە لەو کاتەدا کە سربەست خەریکی داخستنی بۆدی ئۆتۆمبیلەکە و کۆکردنەوەی ئامڕازەکان بوو خانمەکە سوپاسی کرد و پرسیاری ئەوەی لێکرد چەند دەفەرمێت بەرامبەر چاکردنی ئۆتۆمبیلەکەی سربەست پێکەنی چونکە ئەو هەرگیز لە ژیانیدا بیری لە وەرگرتنی پارە بەرامبەر بە چاکە و یارمەتی نەکردبووە
چونکە ئەو باوەڕی وایە ئەگەر ئەو یارمەتی کەسانی تر بدات بەبێ بەرامبەر ئەوە کەسانی تریش یارمەتی ئەو دەدەن بەبێ بەرامبەر. هەر بۆیە بە خانمەکەی گوت چاکە هیچ بەرامبەرەیەکی نییە جگە لە چاکە. ئەگەر تۆش دەتەوێت چاکەی منم بدەیتەوە ئەوە بەڵێنم پێ بدە لە داهاتوودا ئەگەر کەسێکت بینی پێویستی بە یارمەتی هەیە یارمەتی بدەیت. خانمەکە زۆر سوپاسی کرد و پاش ئەوەی بەڵێنی پێدا دەستی ماڵ ئاوایی بۆ بڵند کرد و سواری ئۆتۆمبیلەکەی بوو. دوای چەند کیلۆمەترێک لە تەنیش ڕێگاکەدا چێشخانەیەکی بەدی کرد بە مەبەستی ناخواردن و خواردنەوەی فنجانێک قاو بۆ ئەوەی تۆزێک گەرمی بێتەوە بە جەستەیدا لایدایە چێشخانەکە. لەگەڵ گەیشتنی بە چێشخانەکە گارسۆنێکی ڕووخۆش و دەم بە پێکەنینی ئافرەت بە گەرمی پێشوازی لێ کرد و ڕێنمایی کرد بۆ سەر مێزێکی خاڵی. دواتر خاولێکی پاکی بۆ هێنا بۆ وشکردنەوەی ڕوخسار و جلوبەرگەکەی کە لە بەربارانەکەدا تەڕ بوو. دوای داواکردنی خواردن و قاوە دەستی خستە ژێر چەناگەی و لە چێشخانەکە ڕامە. بیری دەکردەوە کە چۆن ئەم گارسۆنە ئافرەتە دەتوانێت ئەو خەندە ئەفسوناوی لەسەر لێو بێ لە کاتێکدا بە ئاشکرا دیارە سکی هەیە و کاتی منداڵبوونی نزیکە. بەم کارە زۆر ماندوو دەبێت بێگومان زۆر هەژارە و پێویستی زۆری بەپارەیە بۆیە بەم شێوەی خۆی ماندوو دەکات. سیر ئەوەیە چۆن ئەم توانایی هەیە بۆ خزمەتکردنی کەسە نامۆکان کە نایان ناسێ. خەندەیەک گرتی ئەم هەڵوێستەی یەکسەر سەربەستی هێنایەوە یاد. دوای ئەوەی خانمەکە دەستی لە خواردنەکە هەڵگرت و گارسۆنەکە پسوڵەی خواردنەکەی بۆ هێنا $100 پێدا تا پارەی خواردنەکەی لێ هەڵبگرێ. کاتێک گارسۆنەکە ڕۆیشت بۆ ئەوەی باقی پارەکەی بۆ بێنێتەوە خانمەکە بەدزیەوە چێشخانەکەی بەجێهێشت و چاوەڕوانی باقیەکەی نەکرد. ئافرەتە گارسۆنەکە سەری سوڕما کاتێک گەڕایەوە خانمەکەی بەدی نەکرد دەستی کرد بە پشکنین و گەڕان لە شوێنی دانیشتنەکەی. بینی وا لەسەر دەسە سڕی سەر مێزەکە شتێک نووسراوە. کاتێک نووسراوەکەی خوێندەوە چاوەکانی پڕبوون لە فرمێسک. ئەگەر دەتەوێت چاکەی من بدەیتەوە بەڵێنم پێ بدە کە ئەگەر کەسێکت بەدی کرد پێویستی بە یارمەتیە دەستی یارمەتی بۆ درێژ بکەیت. نەک تەنها هەر ئەمە بەڵکو $400 لە ژێر دەسە سڕەکەشدا بۆ دانابوو. کاتێک گارسۆنەکە گەڕایەوە ماڵە ئاساییەکەی خۆی هاوسەرەکەی بینی زۆر ماندوو لە ماندوێتیدا بەسەر کورسیەکەەوە لە چاوەڕوانی ئەودا خەوی لێکەوتووە. لە تەنیشتەوە دانیشت و بۆ پەڕی سۆز و خۆشەویستیەوە یاری بەتاڵی پرچە ڕەش و خاوەکەی دەکرد و بەگوێیدا چرپاند. خۆشەویستەکەم سەربەستگیان پێم نەوتی خوای گەورە پێش لە دایکبوونی کۆرپەکەمان ڕزقی دەنێرێت. جیاوازن ئەو کەسانی بەشێکن لە نەخشەی کەسانی تر و ئەوانەی جیهان بەشێکە لە نەخشەکانیان. قاوەیەکی بەتام مرۆڤ بە یەکەم دیدار کەمەندکێشی دەبوو. سۆز وێڕای جوانیەکی ئەفسوناوی و سیمایەکی بێوێنە لووتکەی ئاکاری جوان و هەڵسکۆتی بەرز و هەستی پڕمیر و خۆشەویستی بوو. لای هەمووان نمونەی کەسایەتێکی سەرکەوت و خۆشەویست بوو کە ڕادەبوت بە بەردەم قوتابیەکانی کۆلێژەکەیدا هەموو بەو پەڕی ڕێزەوە سڵاویان دەسەندەوە و بەیانی باشیان لێ دەکرد چونکە لە ناو هەموویاندا جێگەیەکی تایبەتی هەبوو. بۆ هۆشەنگی هاوپۆلی گەلێک ئاستەم بوو بەرامبەر بە کەسێکی ئەوها گوزارش لە هەست و نەست و خۆشەویستی بکات هەرچەندە تا ئەو پەڕی سنوور شەیدای ئەم کچە شۆخ و شەنگە بووە و خەو بەو ڕۆژەوە دەبینێت کە لە ژێر ساباتی ماڵێکی خنجیلانەدا کۆ ببنەوە. پاش هەوڵدانێکی بەردەوام زۆری لە خۆی کرد و کاتێکی بۆ دیدار لە یەکێک لە پارکەکانی شاردا دیاری کرد. دوای دانیشتنیان لە کافتریای پارکەکە و بانکردنی دوو قاوەی سادە بێدەنگی باڵی بەسەردا کێشاند. هۆشەنگ هێندە پەشۆکا بوو کە نەیدەزانی چی بکات لە کاتێکدا ئامادە بوو هەرچی لە دەست دێ بیکا بۆ ئەوەی نەیەڵێ سۆزی لە دەست بچێت و لەم هەڵوێستا قوتاری بێت. سۆز چاوەڕوانی ئەوەی دەکرد کە هۆشەنگ دەست بە قسە بکات و گۆمی ئەو بێدەنگیە بشڵەقێنێت. هۆشەنگیش کە لەو پەڕی شڵەژاوی و شەرمدا وەک بینا و ئاو دەلەرزی لە ناکاو دوای ئەوەی هیچ ڕێگایەکی بەدی نەکرد بۆ دەرچوون لەم قەیرانە داوای لە شاگردی کافتریاکە کرد کە تۆزێک خوێ بۆ بهێنێت بۆ قاوەکەی. هۆشەنگ چەند کەوچکێک لە خوێیەکەی کردە ناو قاوەکە و دەستی بە خواردنەوەی کرد بۆ ئەوەی نەیەڵێ سۆز هەز بەو شڵەژانەی بکات. سۆز کاتێک ئەوەی چاو پێکەوت بۆ پەڕی سەر سوڕمانەوە پرسی ئەوە چی دەکەیت؟ هۆشەنگ لە کاتێکدا ڕوومەتەکانی لە شەرما سوور هەڵگەڕابوون و بە شوێن وەڵامێکدا دەگەڕاوتی بە منداڵی کاتێک ماڵمان لەسەر دەریای قەزوین بوو زۆر لەزەتم لە ئاوی شۆری دەریا وەردەگرت. ئێستاش کاتێک قاوەی سوێر دەخۆمەوە هەز بەو تام و لەزەتە دەکەم. درێژەی بە قسەکانیدا و فرمێسک بە چاوانیدا دەهاتنە خوارێ. هەر کاتێک قاوەی شۆر دەخۆمەوە یادگاری ڕۆژانی ڕابردووی تەمەنم دێتەوە یاد شارەکەم دێتەوە یاد هاوڕێیانی منداڵیم دایک و باوکم کە تا ئێستاش هەر لەوێ دەژین. سۆز قسەکانی هۆشەنگ زۆر تاسیری لێ کرد. هەستی بە ڕازگۆیی ئەو کرد چونکە ئەو مرۆڤێک کە هەست بە تاسە و خۆشەویستی بکە بەرامبەر بە زێد و نیشتیمانی خۆی بێگومان ماڵ و خێزانی خۆشی خۆش دەوێت و هەست بە لێپرسراوەتی دەکا. ئەمیش لەبارەی شارەکەی خۆی قسەی بۆ کرد و یادگاری تەمەنی منداڵی و نێو خێزانەکەی بۆ هۆشەنگ گێڕایەوە. لە سەرەداوی ئەم باسانەوە گفتوگۆیەکی خۆش درێژەی کێشا و بەڕێکەوتن لەسەر هاوسەرگیری کۆتایی پێهات. دوای ئەوەی سۆز نمونەی ئەو لاوەی لە هۆشەنگدا دۆزیەوە کە لە دیدی خەیاڵی داوێنەی بۆ کێشا بوو هەموو ئەمانەش بەهۆی فنجانێک قاوەی سوێرەوە.
لەژێر سێوەری خۆشەویستی و تەبای و گەیشتن و سۆز و بەزەییدا هۆشەنگ و سۆز ساڵانێکی خۆشیان لە ژیانی هاوسەری بەسەر برد. ڕۆژانێک هات و ڕۆژان ڕۆیشت. پاش تەمەنێکی پڕ لە میهر و خۆشەویستی و دڵپاکی و ڕێزگرتن لە پەیمانی هاوسەرگیری، هۆشەنگ دنیای بەجێهێشت و بۆ دوجار ئەو چاوانەی لێکنا کە تا دواسات تەماشای چاوەکانی سۆزی پێدەکرد. دوای چەند ڕۆژێک لە تەواوبوونی پرسە و سەرخۆشی، سۆز لە ژوورەکەی هۆشەنگ دانیشتە بوو. فیلمی یادگاریەکانی خۆی و هۆشەنگی دێنایەوە پێشچاو، ژیانێکی پڕ لە یادگاری و خۆش و پێکەنین و هەڵوێستی بەرز. ئێستا ژوورەکەی چۆڵە و سۆزی بەتەنیا جێهێشتووە. لە کتێبخانەکەی نزیک بۆ دەستی بۆ ئەو کتێبە برد کە ئەو زۆری خۆش دەویست. کۆمەڵە شعری چرپەکانی دڵ کتێبەکەی دەرهێنا، لەگەڵکردنەوەیدا نامەیەک کەوتە خوارەوە. هاوسەری خۆشەویستم، سۆزەگیان، تکاکارم بمبووری بەرامبەر بەو درۆی کە یەکەم جار و کۆتاجار لە ژیانمدا لەگەڵمدا کردی. ئەو کاتەی بۆ یەکەم جار لە یەکەم دیداردا پێکەوە دانیشتین، هەستم بە پەشۆکاویەکی زۆر کرد. وشەکان لێم هەڵدەهاتن، نەمدەزانی لە شەرمدا چی بکەم. لە تاوا داوام لە شاگردی کافتریاکە کرد خوێن بۆ بهێنێت لە بری شەکر. بەهۆی شڵەژاوی خۆمەوە نەمتوانی هەڵەکەم ڕاست بکەمەوە و بیگۆڕم بە شەکر. نەشم دەزانی کە ئەم درۆ بێمەبەستە دەبێتە سەرەتای گفتوگۆیەکی شیرین لە نێوانماندا. چەند جار هەوڵمدا حەقیقەتت بۆ ڕوون بکەمەوە، بەڵام دەترسام لە هەڵوێستی تۆ. کاتێک بۆت دەردەکەوێت درۆم لەگەڵدا کردووی، لەبەر ئەوە بێدەنگیم هەڵدەبژارد. ئێستاش دوای مردنم ناترسم لەوەی بزانی کە هیچ ڕۆژێک چێژم لەو قاوە شۆرە وەرنەگرتووە کە بە درێژایی 30 ساڵ هەموو بەیانیەک بۆت ئامادە دەکردم. بەڵام ئەوە بەلای منەوە گرنگ نەبوو، چونکە ئەو قاوە شۆرە بوو بەهۆی ئەوەی کە تۆ ببیتە هاوسەر و خۆشەویستم. کاتێک لە خوێندنەوەی نامەکە بووەوە چاوەکانی پڕ ببوون لە فرمێسک. بەکوڵ هەنسکی دەدا. دواتر کاتێک پرسیاریان لێکرد ئەرێ ئەو قاوە شۆرەی لەگەڵ هاوسەرەکەتدا دەتخواردەوە خۆش بوو، لە وەڵامدا گوتی خۆشترین شتێک بوو کە لە ژیانمدا تامم کرد بێ. دەمزانی هەردەیت تا ئەو سادەی لە درەنگانی شەوێکی ئەنگوستە چاودا لە ناکاو کەوتنە بەردەستڕێژی گولەی دوژمن هەر بەیەکەوە بوون. هەمیشە هۆگری یەکتر بووبوون و بەیەکتر نەیان دەکرا. نانێکیان بەیەک نەدەخوارد، لە پاسەوانی شەوانیشدا بەیەکەوە ئێشکیان دەکرد، وەک ئەوەی بەیەکتر خەویشیان لێ نەکەوێ. ئێوارەی ئەو شەوە کاتێک هێدی بەسەر بەفرە سپیەکەدا بەرەو نێو دارستانەکە بە ڕێگادا دەڕۆیشتن، باسییان لە بەرنامەی دوای مۆڵەتی سەربازی دەکرد. دنیا تاریک بوو. نمەی بارانێک دایکرد و لەبەر تاریکایی شەو و ترسناکی ڕێگە لە چەند جێگایەکی دارستانەکە مۆڵگەیان دروست کرد. پێش ئەوەی بتوانن جێگایەک بۆ پشوو ساز بکەن و تۆزێک هەست بە حەوانەوە بکەن، قەرمژنی گول لەو سەدای دەزڕێژێک کە لە دارستانەکەدا دەنگی دەدایەوە مۆڵگەی پێتێکدان و لە ناو دارستانەکەدا پەرتەوازەی کردن تا نزیکی بەرەبەیان شەڕ بەردەوام بوو. لە ئەنجامی پەرتەوازە بوون و تاریکی شەو و لێزمەی باران و چڕی دارستانەکەدا لە یەکتردا بڕان و کەس ئاگای لە کەس نەما. ناچار ئەوەی توانی دەرباز بوو، دارستانەکەی جێهێشت و پاشەکشەی لێکرد. بەیانی کە دنیا ڕووناک بووە، چەند سەربازون بووبوون و شوێنەواریان نەمابوو. یەکێک لەوانە هاوڕێکەی ئەم بوو، زۆر دڵتەنگ و ناڕەحەت بوو. هۆن فرمێسک بە چاوەکانی داهاتە خوارێ و نەیدەزانی بێ ئەو هاوڕە خۆشەویستەی چی بکە. داوای لەسەر تیپەکەی کرد مۆڵەتی بدا بچێ بە شوێنیدا بگەڕێ. ئەفسەرەکە پێی گوت بێگومان ئێستا کوژرا و بۆ تەرمێکی بێگیان پێویست ناکە ژیانی خۆت بخەیتە مەترسیەوە. زۆری لە ئەفسەرەکە کرد کە هەر چۆنێک بێ مۆڵەتی بدا تا سەرنجام ڕازی بوو. هێشتا خۆر لە کەل ئاوا نەبوو کە گەڕایە و تەرمی هاوڕەکەی بەشاندادا بوو. ئەفسەرەکە پێی گوت نەمگوت پێویست ناکە بۆ تەرمێکی بێگیان خۆت تووشی کێشە بکەی. لە وەڵامدا گوتی قوربان ببوورە، چۆنی من زۆر پێویست بوو. کاتێک کە گەیشتمە لای هێشتا گیانی تێدا مابوو. هەردوو چاوەکانی تێبڕیم و گوتی هاوڕێم دەمزانی هەردەی. پاشان چاوەکانی لێگنا و گیانی سپارد. ئێوارەیەکی پاییز. دەمە و ئێوارەیەکی پاییز بوو کە زەبایەکی ساردی دەهات. بەڕێکەوت لە دوورەوە سیمای کچێکی باڵابەرز سەرنجی ڕاکێشام و سارای هێنامەوە یاد. جلوبەرگەکانی سەر تاپا ڕەش بوو. لاواز و بێهێز بە کزی بەرەو لای من هەنگاوی دەنا. مچوڕکەیەک بە جەستەمدا هات. جلە ڕەشەکانی ئەو بەدەم کزەی بایەکەوە و خشەی گەڵا زەردەوەریوەکان و جارجارش دڵۆپێک باران سەمفۆنیایەکی حوزن و ماتەمیان لە ناخمدا وروژاند. هەرگیز باوەڕم نەدەکرد ڕۆژێک لە ڕۆژان سارا بەو جۆرە ببینم. لە دوای تەواوکردنی زانکۆوە تا ئەو کاتە 4 ساڵ بوو نەمدی بوو. سارا جوانترین کچی کۆلێژ، خاوەنی جوانیەکی بێوێنە، هەمیشە ڕووخۆش و دەم بە پێکەنین، دنیایەک لە جوڵە و یاری و خرۆشان. بەزم و پێکەنینی گروپەکە لەسەر قسە و هەست و نەستی ئەو بوو. چکارە ساتێکە ئەو هەلەم ئێوارەیەدا دەیبینم. بە نزیک بوونەوەی بە تەواوەتی ئیکتر گومانم نەما و ئەویش هەر لە دوورەوە منی ناسیوەوە. کە پێم گەیشت باوەشی پێداکردم و دایە پڕمەی گریانێکی قوڵ. منیش خۆم پێنەگیرا و لەگەڵ ئەودا دەستم بە گریان کرد. لەبەر گریان هیچمان لە یەکتر حاڵی نەدەبووین.
تەنها ئەوەندە تێکەیشتم کە گوتی سروە گیان دەزانی دوای تۆ چیم بەسەر هات دوای ئەوەی تۆزێک هێمن بووە هەردوو دەستیم گوشی و ڕوانیمە نێوچاوانی ڕوومەتە سوورەکانی زەر هەڵگەڕابوون لێوە ئاڵەکەی وشک و قڵی شاو شەوق و ڕووناکی چاوەڕەشەکانی خامۆش بووبوون پەنجەکانی دەستی سارد و سڕ ئەمانە هەموو گوزارشتیان لە ڕووداوێکی سەخت و دژوار دەکرد بە بێدەنگی دەستیم گرت و بەرەو باخچە بچکۆلەکەی نزیک شۆستەکە هەنگاوماننا لە ژێر دارێکدا کە خەزان هێدی گەڵاکانی دەوەران بە پرسیارە گۆمی بێدەنگەکەیم شڵەقاند سارای گیان پێم ناڵێ چیت بەسەر هاتووە بۆ هەگۆڕاوی دوای هەناسەیەکی قوڵ و پاژماوەی هەنیسکێک بە موتانە کەوتە قسە دوای تەواوکردنی زانکۆ و دامەزراندنم لە خوێندنگەیەکدا بەڕێکەوت لە سەرەتای بەهاری هەمان ساڵدا بەلاوێک ئاشنا بووم سەرەتا هەندێک خۆگریم کرد بەڵام دواتر کەوتمە داویەوە بە قسەی خۆش و دەربڕینی خۆشەویستی و سۆزێکی بێسنوور لە خشتەی بردم تاوام لێ هاتووەم هەز دەکرد کە لەم جیهانەدا کەس شک نابەم جگە لە ئەو هەموو ژیانم لە ئەودا دەبینیەوە ئەگەر ڕۆژێک نەمدیبا یان قسەم لەگەڵ نەکردبا وام دەزانی ساڵێکە و هیچ ئارەزوویەکم لە ژیندا نەدەما و زۆر جار لە بێزاریدا نەدەچوون بۆ داوامیش هەموو گرنگیدانی ژیانم ببوو بە ئەو هەستم بە کەس نەدەکرد کە لە دەوروبەرمدا تەنانەت دایکیشم ئەو دایکی هەموو ژیانی کردە قوربانی ئێمە دوای مردنی باوکم بە بیستنی دەنگی کەس دڵخۆش نەدەبووم تەنها دەنگی ئەو نەبێ ئارەزوی دیدار و سەردانی کەسم نەمابوو تەنها دیداری ئەو نەبێ لە ناکاودایەوە قوڵپەی گریان و وشەکانی تێکەڵ بە هەنیسک و گریان هەڵدەبزڕکان دوای هەناسەیەکی قوڵگوتی ئەی هاوار کەسێک کە هێندەی هەموو دنیام خۆش دەویست هەموو ئاوات و خۆزگەکانم لەودا دەبینیەوە بۆچی ئاوا بەدبەختی کردم و ژیانی لێتاڵ کردم من چوزانم ئەوها دڕندە و بێویژدان و بێبەزەییە نەمدەوێرا هیچ بڵێم زاتی ئەوم نەبوو بپرسم کە باسی چی دەکا باسی کێ دەکات چی ڕوویداوە وەکو کەسێکی حەپەسا و دەنگم لێوە نەدەهات پاش چەند چرکەیەک بێدەنگی بەتەسە سڕێک فرمێسکەکانی سڕی و لەسەر قسەکانی بەردەوام بوو خەونم بە دروستکردنی خێزان و گڕووگاڵی منداڵ و جیهانی سۆزی دایکانە و بەهەشتی ژیانی هاوسەرگیریەوە دەبینی نەمزانی ئەو تەنها کڕیارێکی لەزەت و ڕابواردن و فریودانە بە هەرزانترین نرخ زۆر جار داوام لێ دەکرد کە بێت و بەڕستمی داخوازیم کا بەڵام هەموو جارێک بە قسەی خۆش و بریقەدار ڕازی دەکردم کە هێشتا کاتی ئەوە نەهاتوە پێویستە جارێ هەموو پێداویستیەکانی ژیان و بەختیاریم بۆ فەرەهەم بهێنێت پاشان لە کاتی خۆیدا دێتە داوام تا ئەو ڕۆژەی کە ئەوەی دەبوو ڕوونەدا ڕوویدا و تاجی سەربەرزی و بێگەردی خستە ژێر پێ و مۆری بەدبەختی و چارەڕەشی و پەشیمانیدا بەنێو چاوانمەوە بۆ هەتا لە هەموو خۆشی و شادمانی شادی بێبەشکرام هەی ناپاک چیت پێکردم سەرەتا بەم قسانە کارەکەی لە ئاسایی دەکردم تۆ هەر دەبیتە خێزانی من کێ پێی دەزانێ بە زووترین کات دێمە داخوازیت و هەموو شتێک دەبڕێتەوە ڕۆژان تێپەڕین هێواش لێم دوور دەکەوتەوە وەڵامی تەلەفۆنەکانی نەدامەوە چەند جار داوام لێکرد بیبینم بە بەهانەی سەرقاڵیەوە دەیگوت بۆم ناکرێ تا دوجار بە ناشرینترین شێوە پێی گوتم من کچێکی بێ ڕەوشتی وەکو تۆ ناناسم هەرگیز ئامادەنیم لەگەڵ کەسێکی وەکو تۆدا هاوسەرگیری بکەم ئەگەر جارێکی تر ناوم بهێنی زۆر بەڵگەم لایە و دەتوانم دایک و براکەت لە هەموو شتێک تێبگەێنم دنیام لە بەرچاو تاریک بوو وێڕای کاریگەری ئەو قسە ناشرینانەی ئەو کەوتمە خەمی چارە نووسێکی لەوە دژوارتر سوپاس بۆخوا ئەنجامی راپۆرتی پزیشکی نێگەتیڤ بوو بەڵام ئەوەی کە هەموو کچێک شانازی پێوە دەکات من بۆ هەمیشە لە دەستمدا دواتر ژمارەکەی گۆڕی و بەو هەموو ئازار و دەردەوە جێهێشتم و کردمی بە قوربانی ساتێک ئارەزوی دڕندانەی خۆی ئێستا ژیانم دۆزەخە و هەموو خەونەکانم بوونە سەرابوو ئەم جیهانە بەرینە بە زیندان دەزانم هەروە لەسەر قسەکانی بەردەوام بوو بەتاڵترین وشە و خەمناکترین مانە گوزارشتی لە برینێکی قوڵ و خەمێکی قورس دەکرد دەیگوت خۆزگە دەنگم دەگەیشتە هەموو کچەکانی دنیا تا بۆ دەردەی من نەچن خۆر هێدی بەرەو ئاوابوون دەچوو ئاسۆ وەکو چاوەکانی سارا سوور هەڵگەڕابوو هەستاینە سەر بێ و بەتوندی لە ئامێزم گرت و هەردوو گەرومان تا ساوی گریان بوو تەنها ئەوەندەم دوانی کە داوام لێکرد کاتێک دیاری بکات بۆ ئەوەی سەردانی بکەم ژمارەی مۆبایلەکەیم لێ وەرگرت و ماڵ ئاواییم لێ کرد تا لە چاومون بوو تەماشای باڵا بەرز و لاوازەکەیم دەکرد ئەو لاوەی شەوانی لە بەهەشدا بەسەر دەبات تازە خۆری زەردەپاڕ پرچی زێڕینی بەسەر چیا و تۆڵ و نشەوی ناوچەکەدا پەخش دەکردەوە لەگەڵ هاوڕێکانیدا بەرەو گوندێکی تر هەنگاویان دەنا چەند لاوێکی ئاوایی بوون بە مەبەستی کارکردن لە کێڵگەیەکی کشت و کاڵیدا لە یەکێک لە گوندەکانی دەوروبەری خۆیان نزیکەی چێشتەنگا و گەیشتنە کێڵگەکە و دوای پشوویەکی کەم و قاوەڵتی خاوەنی کێڵگەکە دەستوری کاری پێدان و دەستیان پێکرد هەریەکەیان کارێکی پێسپێردرا هاوڕێ بەوانەی کە پێش ئەوان لەوێ بوون هەندێکیان شەو و بڕین و جۆگە لە هەڵدانە و هەندێکیان بژار هەرچەندە کارەکەیان بە گیانی هەرەوەزی و کاوکاری و قسەی خۆش و بەستە و گۆرانیەوە ڕادەپەڕاند بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر ماندوو دەبوون و هەستیان بە هیلاکی دەکرد
دەمە و ئێوارە پێش ئەوەی خۆر لە دەمی کەل ئاوا بێت جوتیارەکان دەستیان لە کار هەڵگرت و دوای دەم و چاوشۆرین و خۆگۆڕین لەژێر کەپرەکەدا کۆبوونەوە و قۆریەکەیان خستە سەر ئاگر و بە دیاریەوە دانیشتن. زۆری نەبرد بۆنی خۆشی چاکە بە ئاوی کانی و دار و چیلکەی ئەو چەمە لێنرابوو وەکو بۆنێکی خۆشی ئەفسوناوی بە هەموو کێڵگەکەدا بڵاو بووەوە. بەڵام ئەم لاوە دوای ئەوەی دەم و چاوی شۆری و بەرگی کارکردنی گۆڕی یەکسەر مۆڵەتی لە هاوڕەکانی خواست و چەندیان تکالێ کرد چاکەی بخوا ڕازی نەبوو پێی گوتن بمبورن دوا دەکەوم. بە خێرایی بەرەو گوندەکەی خۆیان هەنگاوی دەنا لە ڕێگادا هەر دڵی لای دایکی بوو نیگەران بوو لەوەی کە نەتوانێت ئەم ئێوارەیە چراکەی بۆ هەڵکا دەبێ ئێستا بەتەنیا لە ماڵەوە چی بکات. دایکی تەنها ئەم کوڕەی هەیە و دوای کۆچی دوایی باوکی هەموو کاروباری ئەو کەوتۆتە سەرشانی ئەمیش تا بڵێ کوڕێکی بەبەزەی و میهرەبان لەگەڵ دایکە پیرەکەیدا و هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان دڵی دایکی نەهێشاندووە و هیچ داوایەکی ڕەت ناکاتەوە. ئەگەر لەبەر بژێوی ژیان نەبووایە هەرگیز دڵی نەدەهات دایکی بەجێ بهێڵێت. کاتێک گەیشتەوە ماڵی خۆیان دوای نوێژی شێوان بوو دایکی هێشتا لەسەر بەرماڵەکە هەردوو دەستی ڕۆ و ئاسمان بەرز کرد بوو و دەیگوت خودایە داوا لێ دەکەم من چەند لە کوڕەکەم ڕازیم تۆش هەزار ئەوەندە لێ ڕازی بی. بە بیستنی ئەم وتانەی دایکی موچوڕکەیەکی ئەفسوناوی بە هەموو جەستەی داهات لای ئەو خۆشترین و شە بە نرخترین دیاری بوو لەسەر ئەم زەویەدا. هاوڕەکانی سەریان سوڕما بوو ئەم کوڕە بەم ماندوێتی و بەم ئێوارە درەنگە بۆ کوێ دەچێ. ئەم کارە چەندین ئێوارە دووبارە دەبووە لەگەڵ هەڵهاتنی خۆری بەیانیاندا دەگەشتەوە سەر کارەکەی خۆی. زۆر بە پەرۆشەوە بوون تا بزانن شەوانە بۆ کوێ دەچێت و چی دەکا. سەریان خستە سەری و زۆریان لێ کرد کە پێیان بڵێ ئێواران بۆ کوێ دەچێت. لە وەڵامدا گوتی من شەوانە لە بەهەشدا ڕۆژ دەکەمەوە. هەموویان دایانە قاقای پێکەنین. بەهەشت ئەوە دەڵێ چی شێت بووی بەهێمنیەوە وەڵامی دانەوە ناشێت نەبووم بەڕاستمە. بەڵام ئەمان لەسەر پێکەنین و گاڵتەی خۆیان بەردەوام بوون. دواتر بڕیاریاندا نیوەڕۆ بچنە مزگەوتی گوند و ئەم مەسەلەیە بەرنە لای مامۆستا. مامۆستاگیان ئەم هاوڕێی ئێمە تێکچە و پێی وایە شەوانە لە بەهەشدا ژیان بەسەر دەبات. مامۆستا کوڕی خۆم هاوڕەکانت ڕاست دەکەن؟ لاوەکە بەڵێ مامۆستاگیان من هەموو ئێوارەیەک هاوڕەکانم بەجێ دەهێڵم تا لە بەهەشدا بنوم. مامۆستا دەتوانی ئەم کارەمان بۆ ڕوون بکەیەوە؟ لاوەکە مامۆستاگیان من تەنها دایکێکی پیرم هەیە و ئەویش جگە لە من کەسی تری نییە. ئێواران دوای تەواوبوونی کارەکەم دەگەڕێمەوە گوندەکەی خۆمان و دوای ئەوەی هەموو کاروبارەکانی ماڵی بۆ ئەنجام دەدەم و نانی ئێوارە بەیەکەوە دەخۆین و تا خەوی لێ دەکەوێت قاچەکانی بۆ دەشێلم و قسەی خۆشی بۆ دەکەم. کاتێک دەزانم بە تەواوی خەوی لێ کەوتووە بە هێواشی لە خوار پێ پیرۆزیەکانیەوە جێگەکەم ڕادەخەم و لە ناخەوە هەز دەکەم لە بەهەشدا جێگەکەم ڕاخستووە و لەوێدا چاوم دەنێمە خەو. چما مامۆستا ئەی بەهەش لە ژێر پێی دایکاندا نییە؟ بێدەنگی باڵی کێشا بوو بەسەریاندا. تەنها کەسێک کە توانی چەنووتەیەک بدرکێنێ مامۆستا بوو. ڕۆڵەکانم ئێستا زانیتان هاوڕەکەتان ڕاست دەکات و شەوانە لە بەهەشدا بەسەر دەبا. هێدی بەرەو کێڵگەکە ملی ڕێگایان گرت. ئەو لە چاوی هەموواندا وەک پاڵەوانێکی دەگمەن و بێوێنە تەماشا دەکرا و لە ناخەوە هەستیان بە گەورەی ئەم مرۆڤە دەکرد. جیاوازن ئەوانەی پارە و سامان دروستی کردوون و ئەوانەی پارە دروست دەکەن. وەرن با ماسیەکانمان بخۆین. دوو هاوڕێ بەیەکەوە چوونە سەر دەریا بۆ ماسی گرتن. دوای چەند ساتێک یەکێکیان ماسیەکی گەورەی گرت و خستیە نێو سەبەتەکەی و خۆی بۆ ڕۆشتن ئامادە کرد. ئەوی تریان بەسەر سوڕمانەوە پرسیاری لێ کرد بۆ کوێ دەچی؟ ئەویش لە وەڵامدا گوتی دەگەڕێمەوە ماڵەوە. ماسیەکی گەورەم گرتووە و بە زیادەوە بەشمان دەکا. هاوڕەکەی پێیگوت بوەستە و چاوەڕوان بە بۆ ئەوەی وەکو من چەندین ماسی گەورە ڕاوکەی. ئەویش پرسیاری لێ کرد بۆچی ئەو کارە بکەم؟ هاوڕەکەی کاتێک زیاتر لە ماسیەکی گەورە ڕاو دەکەی دەتوانی بیفرۆشی. بۆچی بیفرۆشم؟ بۆ ئەوەی پارەیەکی زۆرت دەست بکەوێ. بۆچی پارەیەکی زۆرم دەست بکەوێ؟ بۆ ئەوەی بتوانی لێی پاشەکەوت بکەیت و باڵانس زۆر بێت لە بانکەکاندا. ئەی ئەم کارە بۆچی ئەنجام بدەم؟ بۆ ئەوەی ببی بە یەکێک لە دەوڵەمەندە بەناو بانگەکان. بۆچی ببم بە دەوڵەمەند و سوودی ئەم کارە چییە؟ بۆ ئەوەی ئەو ڕۆژە بێت کە بتوانی لەگەڵ ماڵ و منداڵەکاندا چێژ لەو پارە و دەوڵەمەندیە وەربگریت و ئارەزوەکانتان بەجێبهێنن. لە کۆتایی ئەم گفتوگۆیەدا بە هاوڕێکەی گوت قوربان ئەوەی کە تۆ باسی دەکەی من هەر ئێستا دەچم لەگەڵ ماڵ و منداڵەکەمدا پیادەی دەکەم و بەیەکەوە ئەم ماسیە دەبرژێنین و هەمومان بۆ پەڕی خۆشیەوە لە دەوری یەک سفرە کۆ دەبینەوە و ئەو پەڕی چێژ و خۆشی لەم ژیانە سادەی خۆمان وەردەگرین. چاوەڕوانی داهاتوو ناکەین بۆ ئەوەی دوای ساڵانێک لە ماندووبوون ڕۆژێکی وەهامان پێ ببەخشێن. ئازیزانم منیش بە ئێوەی بەڕێز دەڵێم وەرن با ماسیەکانمان ببرژێنین و بیان خۆین نەکار تەنها خەریکی ماسی گرتن و ماسی فرۆشتن بین. وەرن با چێژ لە ژیان وەربگرین و بە تەواوەتی لەگەڵ ماڵ و منداڵەکانماندا ژیان بەسەربەرین. باچی تر خەریکی کۆکردنەوەی پارە و زیادکردنی باڵانسی حسابە بانکیەکانمان نەبین. دابینکردنی دواڕۆژی منداڵەکانمان بە دابینکردنی زۆرترین بڕی پارە و نوێترین جۆری ئۆتۆمبیل نابێ بەڵکو بە پەروەردەیەکی دروست و ئامادەکردنێکی باش دەبێت بۆ ڕووبەڕووبوونەوەی ژیان.
باچیتر هەموو لاوەتی و تەمەنی جوانی خۆمان بەڕاکردن بە دوای پارە و ساماندا سەرف نەکەین بەو خەیاڵی لە پیریدا سوود لە دەوڵەمەندیەکەمان وەربگرین کاتێک نەخۆشیەکانی شەکرە و پاڵەپەستۆی خوێن و گەمارۆمان دەدات خۆ ناڵێین با کار نەکەین و پارە پەیدا نەکەین بەڵام دەڵێین بە هەموو ژیانمان بۆ ئەم مەبەستە تەرخان نەکەین وا نەزانین بە پارە هەموو پێداویستیەکانی ژیان دابین دەکەین تاوەکو هاوڕێی دووەم هەر خەریکی ماسی فرۆشتن نەبین بێ ئەوەی نەخۆمان و نەکەس و کار و هاونیشتمانانمان ڕۆژێک لە ڕۆژان تامی مارسیەکی برژاو بکەین یان کاتێک ئەو کارە ئەنجام بدەین کە زۆر درەنگە و دەم و ددانی ماسی خواردنمان نەماوە پێڵاوەکانی میری میهرەبان لە گوندێکی بچکۆلەدا دەژیان خەڵکی گوند زۆر مرۆڤی چاکبوون یەکتریان زۆر خۆشدەویست و بەهێزەکان یارمەتی بەهێزەکانیان دەدا و بەزەییان پێیاندا دەهاتەوە هەمویان هاوکاری یەکتریان دەکرد بۆ ئەوەی گوندەکەیان جوانترین و ڕازاوەترین گوندی ناوچەکە بێ دانیشتوانی ئەو گوندە زۆر دڵساف و میهرەبان و مرۆڤ دۆست بوون و بەڵام لەو پەڕی هەژاری و دەستکورتیدا دەژیان هەمویان پێیەکانیان پەتی بوو بە پێخاوز بەسەر زەویدا دەڕۆیشتن هیچ کام لەوان جووتێ پێڵاوی نەبوو کە پێیەکانی بپارێزێ لە بەردەڵان و دڕک و داڵی ڕێگا تەنها کەسێک لەناو ئەواندا جووتێک پێڵاوی هەبێت میری گوند بوو ڕۆژێک لە ڕۆژەکانی بەهار میر تەشریفی بردا دەرەوەی گوند و کۆمەڵە جوتیارێکی بینی خەریکی زەوی کێڵان و بەرد و دڕکی زەویەکە پێیەکانیانی بریندار کردو و شوێنەواری ئەو کارە بە ئاشکرا بە پێیەکانیانەوە دیارە میر زۆر نیگەران بوو بەم دیمەنە و پێڵاوەکانی خۆی داکەند و دای بە جوتیارەکان و پێی گوتن ئەگەر بەنۆرە پێڵاوەکەتان لە پێکرد دەتوانن باشتر زەویەکە بکەڵن و پێیەکانیشان ئازاری نابێ ئەوانیش گوتیان سوپاس بۆ تۆ ئەی میری میهرەبان بەڵام ئەی تۆ چی دەکەی ئایا وەکو ئێمە بە پێخاوسی دەڕۆی بەڕێدا میر گوتی نانیگەران مەبن هەوڵ دەدەم بەسەر گوژ و گیای نەرمدا بڕۆم جوتیارەکان پێڵاوەکانیان وەرگرت دوا بە دوای یەک بەنۆرە لە پێیان دەکرد هەر جارە یەکێکیان بۆ کەڵانی زەویە ڕەقەڵانەکە لە پێی دەکرد دوای چەند هەفتەیەک زەویەکە نەرم و خاوێن بۆ و هیچ بەرد و کەستەکێکی ڕقی تێدا نەما و ئامادە بوو بۆ تۆکردن جوتیارەکان بەم کارە زۆر دڵخۆش بوون یەکێک لە جوتیارەکانیان نرد تا پێڵاوەکە بگێڕێتەوە بۆ میر و سوپاسی بکە لە ڕێگا چاوی بە کۆمەڵێک ئافرەت کەوت کە چیلکەوتاری چکۆڵە کۆ دەکەنەوە ئەویش پرسیاری لێکردن بۆچی ناچن بۆ دارستان و داری زۆر گەورە بهێنن ئافرەتەکان لە وەڵامدا گوتیان ناتوانین چونکە دڕک و تاڵی دارستان پێیەکانمان بریندار دەکات و ئازارمان دەدات جوتیارەکە پێڵاوەکانی میری پێدان و پێی گوتن ئەگەر لە ناوخۆتاندا بەنۆرە ئەم پێڵاوەتان لە پێ کرد ئەوە هەر یەکێک لە ئێوە دەتوانێت بچێت بۆ دارستان و پێی بەسەر دڕکەکاندا بنێ بێ ئەوەی ئازاری پێ بکە بەم کارەش دارێکی زۆر کۆ دەکەنەوە چەند هەفتەیەکی زیاتر نەبر ئافرەتەکان دیارێکی زۆریان لە دارستانەکەدا کۆ کردە و گواستیانەوە بۆ گوندەکەی خۆیان ئافرەتان بەم کاریان زۆر دڵخۆش بوون و یەکێکیان نرد کە پێڵاوەکە بەرێتەوە بۆ میر و سوپاسی بکە لە ڕێگا چاوی بە کۆمەڵێک منداڵ کەوت کە لە سەبەتەیەکدا کۆمەڵێک میوەی وشک و خراپیان پێبوو ئەویش لێی پرسین ئەم میوە کرچ و کاڵ و خراپانە چین منداڵەکان لە وەڵامدا گوتیان ناتوانین خانم گیان ناتوانین دارستانەکە پڕی لە دڕکە و پێیەکانمان ئازار دەدات و خوێنی لێدێنێ ئافرەتەکەش پێڵاوەکانی میری پیشاندان و پێی گوتن ئەگەر بەنۆرە ئەم پێڵاوەتان لە پێ کرد ئەوە هەموو یەکێک لە ئێوە دەتوانێت بچێتە ناوەڕاستی دارستانەکە و میوەی تازە و بەتام لێ بکاتەوە بێ ئەوەی پێیەکانیشی ئازاری پێ بگا منداڵەکان زۆر خۆشحاڵ بوون و لەنێو خۆیاندا بەنۆرە هەر جارە یەکێکیان پێڵاوەکانی لە پێ دەکرد و دەچوە نێوەڕاستی دارستانەکە و میوەی تازە و بەتامی دەهێنا دوای چەند هەفتەیەک میوەیەکی زۆریان کۆ کردە و ویستیان پێڵاوەکانیان بە یەکێکیاندا بنێرنەوە بۆ جەنابی میر و سوپاسی بکەن بەڵام دەزانن چی ڕوویدا پێڵاوەکانی میر دڕابوون و ببوون بە چەند پارچە و چەرمێکی کۆن و دڕاو پێڵاوەکە ئەوەندەی پێوە نەما بوو کە بە کەڵکی ئەوە بێت میر لە پێیان بکات بەڵام گوندەکە پڕ بوو لە بەروبووم و دانەوێڵە دانیشتوان توانیان بەشی خۆیانی لێ هەڵبگرن و هەندێکیشی لێ بفرۆشنە گوندەکانی دەوروبەریان ماڵەکان پڕ بوون لە داری باش و خۆیان ئامادە کردبوو بۆ پێشوازی زستانێکی سارد ئەوەشی لێیان زیاد بوو فرۆشتیان هەروەها منداڵەکانیش توانیان بەشێک لەو میوەیە بفرۆشن کە لە پێویستی خۆیان زیاد بوو خەڵکی گوند توانیان بەپارەی ئەو بەروبووم و دار و میوەی کە فرۆشتیان سەر و جووت پێڵاوی جوان بۆ هەر یەکە لە پیاوان و ژنان و منداڵانی گوند بکڕن وێڕای ئەوەی کە جووتێک پێڵاوی زۆر جوانیان کڕی کەشایان بێت بە میری میهرەبان لە ڕۆژێک لە ڕۆژە ساردەکانی زستاندا کە میر پێڵاوە جوانەکانی لە پێدا بوون دەستکێشە نەرمەکانی لە دەستدا بوون چەند کرێکارێکی بینی بە فرمان ڕێگاکەیان پاک دەکردەوە لیان نزیک بۆ تەماشای کرد دەستەکانیان شەق بووە و سەرما و بەستەڵک خەریکە پەنجەکانیان هەڵدەوەرێنێ میری میهرەبانیش خێرا دەستکێشەکانی داکەند و دای بە کرێکارەکان هەڵبەت هەمووتان دەزانن هەموو دوای ئەوە چی ڕوویدا جیاوازن ئەوانەی بۆ خودی خۆیان فرمێسک دەڕێژن و ئەوانەی فرمێسکی چاوانی تر دەسڕن خودایە دڵێکی ئارام
وتەی حەکیمەکان هەمیشە جێگای وردبوونەوە و تێڕامان و بیرکردنەوەیە، چونکە ئەوان زیاتر لە گەوهەری شتەکاندا ڕۆدەچن و ڕووکەش و سیمای شتەکان زۆر بەهەند هەڵناگرن. وتەیەک کە لە چەندین حەکیمەوە گێڕدراوەتەوە زۆر سەرنجی ڕاکێشان دەڵێت: خودای پەروەردگار نیعمەت و خۆشیەکانی ژیان بخەرە ژێر پێی گەمژەکان و دڵێکی ئارام و پڕ لە سوکناییم پێ ببەخشە. دڵێکی ئارام سەرچاوەکانی خۆشبەختی و سەرفرازی و کامەرانی، کانگای خەندەی جوان و هیوا و ئاوات و خەونی ئەرخەوانی. دڵێکی ئارام لانەی خۆشەویستی و سۆز و ئەوین، باوەشی گەرمی میهرەبانی و دلۆڤانی. دڵێکی دڵنیا، دڵێکی ئاسوودان، دڵێکی متمەئین، دڵێکی ساف و بێگەر، دڵێکی سپی، دڵێکی ڕووناک. دڵێک نازانێت ڕق چییە، کینە یانی چی، دوژمنایەتی چییە. دڵێک فراوانتر لە زەریاکان، نەرمتر لە هەورە سپیەکان. دڵێک ژوانی هەژاران و بێنەوایان بێت، هەمیشە پەرۆشی ژیان و گوزەرانیان بێ. دڵێک هەر بۆ خۆی نەژی، لە پێناوی هەموو چەوساواندا درێژە بە ژیان بدات. دڵێک هەموو ئاواتی ئەوە بێ فرمێسکەکان بسڕێ، خەندەکان بڕوێنێ، دەستی میهر و خۆشەویستی بەسەر سەری منداڵە بێباوکەکاندا بێنێت. خودایە من ئەو دڵم دەوێ، نەک دڵێکی بەردین، ڕەش کوێر، چاوی کەس نەبینێ، هەموو ئاواتی تێرکردنی ئارەزوەکانی بێ. نەک دڵێک مەست بوو بێت و کەسی بە خەیاڵدانەیەت. دڵێک بزانێ خۆشی دنیا تەنها پەرە و سامان و مڵکی دنیایە، تەنها ڕابواردن و کۆشک و تەلار و ئۆتۆمبیل و ڕەفاهیەتە. ناخودایە گیان، با هەموو ئەمانە بۆ خۆیان بێ، لێت دەپاڕێمەوە. با هەموو ناز و نیعمەت و ڕابواردنەکانی دنیا بۆ ئەوان بێت و تەنها دڵێکی ئارام و سپین پێ ببەخشە. جیاوازن ئەو کەسانەی هەزاریان یەکسانە بە سفر و ئەوانەی یەکێکیان یەکسانە بە هەزار. جیاوازن ئەوانەی دڵیان لە کونی دەرزی بچووکترە، ئەوانەی دڵیان لە نەخشەی هەموو جیهان فراوانترە. نورێکی نوێ. ئێستا کە ئەم نامەیەت بۆ دەنووسم، بە تەنیا لە ژوورەکەم دانیشتوم و جگە لە چرایەکی کز و چەند پەڕەیەکی پەرش و بڵاو و چاویلکەکەم هیچ هاودەمێکی ترم نییە. بەڵام وا هەز دەکەم ئێستا بەرامبەرم دانیشتوی و وێنەی ڕوخسارت لە بەردیدی خەیاڵم بۆ ساتێک نابزوێ. جارجار بەدەم نووسینەوە سرم هەڵدەبڕم وەکو کەسێک بدوێنم. نیگایەک ئاراستەی سیمای پڕنورت دەکەم و دووبارە دەست بە نووسین دەکەمەوە. لەو ڕۆژەوە بەپێی ڕێو ڕەسمی قەدەر بە ڕۆحت ئاشنا بووم. لە دوورێ ڕاهەستم دەکرد لە یەکتردا دەتوێنەوە و ڕۆحم ئاوێزانی ڕوحت بۆ و ئیتر بێتۆ نەمدەتوانی هەڵبکەم. شەوانە تا درەنگ لەگەڵ ئەو ڕۆحەدا دەدوام، وەکو دایکێک کۆرپەکەی خۆی یا مەلێک زێد و هێلانەی خۆی دۆزی بێتەوە. وەها دەهاتە پێش چاوم. آخر من لە زەمانێکدا دەژیم خەریکە وەکو ئەرستۆ لە نوێژی نیوەڕۆدا چرایەک هەڵکەم و بە شوێن مرۆڤدا بگەڕێم. من لەم ژیانە بێزارم، هەموو شتەکان ساختە کراون و هیچ شتێ وەکو خۆی نەماوە. من خەریکە شێت دەبم، ناتوانم بێسۆز و خۆشەویستی و باوەشێکی گەرم درێژە بە ژیانم بدەم. هەموو مرۆڤەکانی دەوروبەرم ڕۆژانە وەکو تارمایی دێنە بەرچاوم و شەوانیش وەکو دێوەزمە دەست دەنێنە بینە قاقام. من لە هەموو ئەو شتانە مەحرومم کە ژیان هەناسەی پێدەدا. بەڵام 1001 هۆکاری مەرگ و ماڵ ئاوایی لەم دنیایم لە بەردەمدایە. من بەبینینی تۆ تروسکەیەکی گەشت لەو هیوایی کە هیچ باوەڕێکم پێ نەما بوو جارێکی تر لە نێوەڕاستی دڵمدا سەری هەڵدایەوە. من ئێستا لە بری ئەو دەستە نەرمەی دەبووە لە منداڵی و ڕابەسۆز و خۆشەویستیەوە دەست لە ملانم بە، دەست لە ملانی وتە جوانەکانت و بیرۆکە بەرزەکانتم. ئێستا من بێ ئەو میر و سۆزە ناتوانم بژیم. تکا دەکەم لە نێوەڕاستی ڕێگەدا جێم مەهێڵە. پەنجە گەرمەکانت لە پەنجە باریک و بەهێزەکانی من مەترازێنە. دەستەکانم بگرە و لەو ڕێگا پڕنورە بەهرەمەندم کە و باچیتر لە گێژاوی بێهیواییدا ون نەبم و لە تاریکستانی غەفڵتدا و نقم نەبم. چراکەم خەریکە دەکوژێتەوە. گریانێکی قوڵگەروی تاساندوم، ناتوانم چیری بدوێنم. لەوانەیە فرمێسک بەشێکی نامەکەی شێواندە بێ، وەلێ ئەگەر نامەکەشت بۆ نەخوێندرایەوە گوزارشتی فرمێسکەکان دەتوانن یارمەتی بدەن. نازانم سبەینە چی دەبێ، بەڵام هێندە دەزانم نورێکی نوێ لە بری چراکەزەکەم دیوەخانی دڵم ڕووناک دەکاتەوە. ئەوینێکی نوێ. هەرگیز ئەو ڕۆژەم لە یاد ناچێت کە ماڵ ئاواییم لێ کردی. هێدی پڕوشەی بارانێکی نەرم، هاوڕێ بە کزەبایەکی سارد ئەو دەروازە شوشەی لێڵ دەکرد کە لەوێەوە بۆ یەکترمان دەڕوانی. فرمێسکەکانی چاوی تۆ کە زەنگوڵ بەسەر ڕوومەتتدا دەهاتنە خوارێ، زیاتر دەیخستمە دەریای گریانێکی قوڵەوە. جارجار دەمبینی چاویلکەکانت دادەگرت و بەدەستماڵێکی سپی فرمێسکەکانت دەسڕی. هەرچەندە هەموو وشەیەکی تۆ بۆ من وانەیەکی پڕتەلیسم و جوانی و مانای بەرزە، بەڵام نیگای بێدەنگ و ڕوانینی وردت دەمخاتە جیهانی خەیاڵی جوان و بەهەشتی تێڕامان و بیرکردنەوەیەکی بێسنوور. ئەو ڕۆژە لە بەرەبەیانێکی زوودا بەم چەندێ ڕەشێرە ماڵ ئاوایت لێ کردم. ئەو هەودەمی غەمخوار و نەدیمی منە یارەب، ئەو مەحرەبی ئەسرار و قەدیمی منە یارەب، ئەو گەوهەری شەهوار و یەتیمی منە یارەب، کەوتۆتە چ بەحرێکەوە خنکاوە دڵی من.
دەستەکانت هەڵبڕی و دەستی دوعا خوازیت بڵند کرد و هێواش بەجێت هێشتم و لە چاوون بووی، بەڵام نەمتوانی بۆ تەنها ساتێکیش لە بەردیدی خەیاڵم ونت بکەم. هەرچەندە بەلاشە هەزاران میل لێ دوورکەوت بوومەوە، بەڵام هەردەم وەکو ئەوەی هاوڕێ و هاودەمی سەفەرەکەم بی لەگەڵتدا دەدوام قسەم بۆ دەکردی، بەرامبەر بە سیمای نورینت پێدەکەنیم. گرەی دڵم بۆ دەکردیتەوە و ئاوێزانی قسە جوان و وتە شیرینەکانت بووم. تا ئەو ڕۆژە نەمدەزانی کە من سەوداسەری ئەوینێکی نوێم، تا ئەو ساتە بەهای فرمێسک و هەستی پەرمیهر و خۆشەویستی و ئەوینی خوایم نەدەزانی. ئەو کاتە من لە ژوانی ئەوینێکدا فرمێسکم هەڵدەوەراند کە تا ئێستا هیچ ئەویندارێکی بازاڕی عشق بەڕاز و نهێنیەکانی ئاشنا نەبووە. لەو سەفەرەمدا نامەکانی تۆ چرایەکی نورین بوون لە شەوی ئەنگوستە چاو و دەی جووردا ڕێگایان بۆ ڕووناک دەکردمەوە. لە یەکەم نامەتدا کە بە تاسەوە ماچم کرد و بە هەردوو دەستم باوەشم پێدا کردبوو نووسی بووت: خودایە، جیهان بێ خۆشەویستی تۆ دەبێت چۆن بێت؟ ئەو ئاسمانە چاوشینە، ئەو هەورە سپیانە دەبێت چ بەرگێکی ڕەشی سەرتاپا سیا بپۆشن. خودایە، بێ ئەوینە ڕاستەقینەی تۆ هیچ لەوێک دەتوانێت خەندەیەک ببەخشێ، هیچ دڵێک دەتوانێت ببێتە ئاوێنەی ئەوینێک، هیچ چاوێک دەتوانێت دڵۆپێک فرمێسکی پێڕمیهر و پڕ لە سۆز ببەخشێ. خودایە، بێ نووری بێوێنە و بێباخی ئەوینی نەبراوت، بێ سۆز و بێ میهر و ڕەحمەتت، بێ لوتف و بێ عەتفی تۆ خودا چیم دەکرد ژیانم چۆن دەبا؟ خودایە، تۆ جوانیت جوانم بکە. خودایە، بەهێز و توانای خۆت بەرامبەر بەم ژیانە دژوارە بەهێز و بەتوانام بکە. خودایە، هەژارم، بێنەوام، بێکەسم. خودایە، من بەندەی بچکۆلەی تۆی گەورەم. خودایە، تۆ بەتوانە و تۆ زانە و تۆ دانای ڕێم بدەوە هاتووم سوتاوی گڕی ئەو ئەوینەم کە ڕێگەی بەهەشتە. خودایە، بمبەخشە. خۆ ئەگەر نەمبەخشی کێ هەیە جگە لە تۆ بمبورێ؟ کێ هەیە بمبەخشێ؟ ئەگەر تۆ دەرگای خۆتدا بخەیت لە دەرگای کێ بدەم؟ خودایە، تۆ خودای بە میهر و بەخشندە و بەزەی و بەسۆزی، وا هاتووم بۆ لای تۆ بە ئاوی غوفرانت بشۆرە سەر تاپای ئەسیانم. من ئیتر پەیمانی خۆم داوە، بە تەنها و هەمیشە بەندەی تۆم. من ئیتر ئەوینی خۆم زانی تاما بم لەو ڕێ لا نادەم. بەدەم خوێندنەوەی نامەکەتەوە لە دوای گریانێکی بەقوڵ بە دانیشتنەوە خەوم لێکەوت بوو. بەدەنگی بانگی بەیانی بەخەبەر هاتم. دەستنوێژم هەڵگرت، بەرماڵی بەندایەتیم ڕاخست لەگەڵ مناجاتی خواییدا. بەدەم هەنسک و خوێندنەوەی سوورەتی ئەلحەمدەوە ئاوێتەی جیهانێک بووم کە جگە لە خوای گەورە هیچ شتێکم بیر نەما. ئەوسا زانیم خوای گەورە دەرگای ئەوینێکی نوێی لە بەردەمدا واڵا کردووم کە ئەوینێکی زۆر بێوێنەیە، بۆیە بڕیارمدا بە زووترین کات بگەڕێمەوە ژوانی ئەو ئەوینە. جیاوازن ئەوانەی ئامادەن جیهان بسووتێنن لە پێناوی خۆیاندا و ئەوانەی وەکو مۆم دەسووتێن لە پێناوی مرۆڤایەتیدا. زایەڵەی کۆچێک. هەندێک جار مرۆڤ وای لێدێ ڕقی لە هەموو مرۆڤەکانی دەوروبەری دەبێتەوە، متمانەی بە کەس نامێنێ، لە سێبەری مرۆڤەکانیش سڵ دەکاتەوە، حەز دەکات لە هەر شوێنێک مرۆڤی لێبێ ئەو هەڵبێت و ئەو جێگەیە بەجێ بهێڵێ. ژیانی دەشت و دارستان و کۆساران بە ئاوات دەخوازێ، بەڵام لە بەرامبەریشدا مرۆڤێک دەتوانێت هەموو ئەم بۆ چوونانت لە ئەندێشەوە دەرنێ و جارێکی تر وا بکە کە نەک هەر مرۆڤت خۆش بێ بەڵکو هۆگریشی بیت و نەتوانی هەناسەیەک لێ دوور بکەویتەوە. تا ئەو ساتەی بۆ مرۆڤە ئاشنا بووم سڵم لە هەموو شتێک دەکردەوە، جگە لە دایکم متمانم بە کەس نەمابوو، ڕازی دڵی خۆم لای کەس نەدەدرکاند. زۆر جار لە ژین بێ هیوا دەبووم و چەندین جار بۆ ڕزگاربوون لە ژیان هەوڵی خۆکوژیم دەدا، چونکە تروسکایی یەکەم هیوا بەدی نەدەکرد. دنیام لابوو بەشەوە زەنگێکی تاریک. ڕۆژانی یەکەم ساڵی زانکۆم بوو کە بۆ مامۆستایە شاد بووم. یەکەم جار بوو گوێم لە قسەکانی بێت، خۆم لە جیهانێکی ئەفسوناوی دادیتەوە. وتەکانی بۆ من ڕێژنەبارانێکی فێنێ بوون، دڵی تێنویان ئاودام وەکو شانەی هەنگوینی سپی دڵۆب خۆشەویستی و میرەبانیان لێ دەتکە. هەستم دەکرد وشەکانی دەملاوێننەوە، چرپەهێمن و نیگا شەرمنەکانی لە باوەشیان دەکردم. بە تەواوی هەستم بە گەرمی وشەکانی دەکرد کە لە ناوەڕاستی دڵمدا وەکو کۆترە شاخی پۆل دەنیشتنەوە. لە دەریای پەیڤە جوانەکانی ئەودا من خۆم ناسیە و ئەو کات سوپاسی خوام کرد کە من نەمردم و بەو مرۆڤە ئاشنا بووم کە وای لێکردم ژیانم خۆش بێت و ئاوێزانی خۆشەویستی خۆشم ببم. بۆ من ئەم ژیانە ژیانێکی نوێ بوو، سەرەتای سەردەمێکی جیاواز بوو لە ژیانی مندا. من لە ڕێگای ئەو مامۆستایەم ڕا پەروەردگاری خۆمم ناسی، چوومە ژوانی ئەوینێکی بێوێنەی هەمیشەیی، بووم بە ڕێبواری ڕێگایەکی پڕ لە نور، هێدی لە دڵە سپیەکان نزیک دەبوومەوە. ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ وتەی مامۆستاکەمدا لە جیهانێکی ئەرخەوانیدا هیواکانم چرۆیان دەکرد. ئەو کات زانیم کە هێشتا بواری خەندە و پێکەنین ماوە و بەری بەیان دڕ بە تاریکترین شەو دەدات و ڕۆژێکی نوێ دەکاتە دیاری بوونەوەر. ڕۆژانە ئەوەندە بە وتە جوانەکانی کەمەندکەشی دەکردم، تەنها سەرنجم لای وتەکانی ئەو بوو. زۆر جار خۆشم بیر دەچۆ، هەمیشە تا کاتی وانەکانی ئەو دەهات ئۆقرم لێ دەبڕا و لە ناخەوە زۆر نیگەران دەبووم. بۆ کەسێک کە بە وردی لە وتەکانی ڕابما هەستی بە خەمێکی قوڵ دەکرد و جارجار لە نیگاکانیدا و هەندێک جاریش لە هەناسەی هەڵوێستە ئامێزیدا بە جوانی هەستی پێدەکرا.
زۆر جاریش بە وتەیەکی بەرز یان بە دێڕە شێعرێک دەریای مانگی بیرکردنەوەی دەشڵەقاندین و هەست و نەستی لە ناخەوە دەهەژاندین. لە ماوەیەکی کەمدا وەکو دوو ڕوحی ئاشنا بە یەکتر دەتگوت چەندین ساڵە ئاوێزانی یەکترین. هەمیشە لە بەردیدی خەیاڵم بوو، نەم دەتوانی ساتێک فەرامۆشی بکەم. دەشمزانی ئەویش هەمیشە خەیاڵی لای منە و لە نیگاکانیە زۆر شتم بەدی دەکرد. هەرچەندە من لەوەوە فێری زمانی نیگا و ڕۆچوون بەنێو دەریای ڕۆحەسپیەکاندا بووم. کاتێک لەبارەی خۆشەویستیەوە دەدوا خۆشەویستی خودای بەلوتکەی هەرە بەرزی ئەوینی ڕاستەقینەدا دەناو، هەستم دەکرد لە ناخی دڵێکی شەیداوە لە گەورەی و عیشقی خوایی دەدوێت و هەموو خۆشەویستیەکان لەو نیگایەوە دەبینێ. وشەی خۆشەویستیم زۆر بەرگوێ کەوتبوو، بەڵام بە ناوێکی بێناوەڕۆکم دەزانی. بەڵام وەختێ لە زاری ئەوە دەمبیست ئەو سالەمانای ئەو وشە بەرزە تێگەیشتم. ئەو وەختێک خۆشەویستی تێکەڵ بە سۆز و ئەوین و بەزەی و میهرەبانی دەکرد. زۆرم بەلاوە سەیر بوو، من وام دەزانی خۆشەویستی و بەزەی بەیەکەوە کۆنابنەوە. هەرگیز ئەو شەوم بیر ناچێت کە لەسەر ئەو مەسەلەیە زۆرم ئازاردا. من هەمیشە بۆ گۆڕینی بیر و بۆچوونەکانم پێویستم بە قەنەعاتە بوو. ئەو مرۆڤە میهرەبانەی کە پێم گوت من پێویستم بە بەزەی کەس نییە، زۆر لەگەڵمدا ئارامی کرد. ئێستا دەزانم کە زۆری لە کات و ماندووبوونی خۆی بە من بەخشی. زۆر منداڵانە مامەڵەم دەکرد، بەڵام ئەو نازی دەکێشام و هەمیشە پێی دەگوتم چی دەکەیت بیکات، چی دەڵێی بیڵێت، تەنها ڕێگای خوددا بەرنەدەی. نەهێڵیت ئەو نورە خوایە خامۆش ببێ. هەرگیز لەو بڕوایەدا نەبووم بەتەنیا لە ناوەڕاستی ڕێگەدا بەجێم بهێڵێ. هەرچەندە دەیگوت من دەمەوێت پێش مردنم لە ژیان و چارە نووسی تۆ دڵنیا بم، بەڵام نەمزانی بۆ هەمیشە لە بەرچاوم مون دەبێت و ئیتر نایبینمەوە. زۆر جار باسی مردنم بۆ دەکرد. پێم دەگوت من زۆر لە مردن دەترسم. ئەویش دڵنیای دەکردم کە مردن بۆ مرۆڤی موسڵمان سەفەرە بەرەو لای خوا. دەبێت ئێمە بە تاسەوە چاوەڕوانی گەڕانەوە بۆ لای خوا و دیداری ئەوینداری ڕاستەقینەمان بین. زۆر جار پێی دەگوتم حەز دەکەم مەرگی من پێش مەرگی تۆ بکەوێ. ئەو قیامەتی زۆر بەلاوە گرنگ بوو. هەمیشە دەیگوت ئەم ژیانە زۆر کورتە، دەبڕێتەوە و دەڕوات. ئەو شتانەی لە دنیادا لێی مەحرومین لە بەهەشتی بەریندا خوا پێمان دەبەخشێ. بۆ خۆشی و لەزەتێکی کورت بە بەهەشتێکی نەبراوی خوامان لەدەست نەچێ. بەیانیەک زوو بە ئومێدی دیداری مامۆستام پێش دەستپێکردنی وانەی یەکەم لە هۆڵەکەی خۆمان دانیشتە بوون. تەماشای کاتژمێرم دەکرد. هێشتا ئەو دێڕە شێعرەی وەفایی لەسەر تەختەکە نەکوژابووە کە ڕۆژی پێشوو بۆی نووسی بووین. چاو پڕ ئاو دڵ پڕ ئاورم، دڵ بە دولبەر چاوەڕێ، ئەی خودا دەردی جودایی چەند گران و زەحمەتە. کات درەنگ بوو، دەخولەک بە سەروانی یەکەمدا تێپەڕی، هەموو بەلامانەوە سەیر بوو. مامۆستا هەرگیز ئەوەندە دوانە کەوتە بوو. کۆتایی وانەی یەکەم نزیک بۆ خوێندکارەکان هەموو پرسیاریان لە یەک دەکرد. دووبارە سەرنجێکی سەر تەختە سپیەکەمدا لە پڕ چاوم لە وشەی دەردی جودایی گیر بوو. تەزویەکی سارد هەموو جەستەی هێنامە لەرزین. تۆ بڵێ مامۆستا دڵی خەبەری داوێت و بیەوێت بەم دێڕە شێعرە ماڵئاوایی بکە. پۆلەکە کشومان دوو قسەیان دەکرد و کەس نەیدەزانی هۆکاری دواکەوتنی مامۆستا چییە. دەستم برد بۆ مۆبایلەکەم. ژمارەی مامۆستام دەزانی چەندین جار زەنگی مۆبایلەکەی لێدا، بەڵام هیچ وەڵامێک نەبوو. هەموو گیانم وەکو بینا و ئاو دەلەرزی. دەمویست هاوار بکەم پڕ بە گەروم بگریم. هەستێکی سەیر پێی دەگوتم مامۆستا کۆچی کردووە. ڕوحم وای دەگوت، دڵم وای پێدەوتم. سیمای ئەوم دەهاتە پێش چاو کە ماڵ ئاوایم لێ دەکات و دەستەکانی بۆلام هەڵدەبڕی. کات تەواو بوو، مامۆستا هەر دیار نەبوو. پرسیارمان لە مامۆستاکان کرد، گوتیان ئێمەش نازانین بۆ دیار نییە. دواتر چەندین جار تەلەفۆنمان بۆ کرد، بەڵام مۆبایلەکەی بۆ هەمیشە داخرا. نەمدەزانی چی بکەم و چۆن دڵنیا بم. هەواڵی لە کێ بپرسم. دەمە و نیوەڕۆ جەرگ بڕترین هەواڵ وەکو ڕەشماڵێکی ڕەش هەموو کۆلەژی داپۆشی. بەڵێ وەکو چۆن دڵی من خەبەریدا. مامۆستا بە ڕووداوێکی دڵتەزێن ماڵ ئاوای یەکجاری لێکردین. وەکو شێت بەناو خوێندکارەکاندا داهاتم و دەچووم. لە دەیانیانم پرسی، نەمدەزانی چی بکەم. تەنها دەستەکانم بەرز کردەوە بەرەو ئاسمان و گوتم خودای گیان. دووبارە تەنیا مامە و ئەو تروسکە هیوایەکی هەم بوو، ئەویش کوژایەوە. هەواڵی مەرگی مامۆستا وەکو گڕەی هاوین هەموو چرۆکانی پڕووکاندم، وەکو ڕەشەبایەکی خەزان گوڵزاری هیوا و ئاواتەکانی وەراندم. نەمتوانی چیدی لە کۆلێژ بمێنمەوە. دار و دیواری هۆڵەکان هەموو ببوون بە وێنەی ئەو خەندە ئەفسوناویەکەی هەر لەسەر لێو بوو، وەکو جاران بە نیگا شەرمنەکانی بۆی دەڕوانیم. ئەو قسەیم بیرکەوتەوە کە دەیگوت ئیتر بە بێدەنگی خۆشم دەوێی. سواری ماشێنەکەم بووم، سرم خستە سەر سوکانەکە و دەستم بە گریانێکی قوڵ کرد. بۆ یەکەمین جار هەستم بە غوربەتێکی تاڵ کرد. ئەو سازانیم کە من چۆن پێویستم بە سۆز و خۆشەویستی ئەو هەبوو. میهر و بەزەی ئەویشم بۆ زەرور بوو، بەڵام پاش ئەوەی کە بەجێی هێشتم چەندم کرد نەمتوانی باوەڕ بەخۆم بێنم کە بەڕاستی ئەو کۆچی کردووە. ئیتر هەرگیز لەم دنیایەدا چاوم پێ ناکەوێ. نەمدەتوانی باوەڕ بەخۆم بێنم کە ئیتر گوێبیستی وتەکانی نابم، نیگا شەرمنەکانی نابینم. یەکسەر بەرەو لای ماڵی مامۆستا کەوتمە ڕێ. بە بینینی ئاپۆڕای خەڵکێکی زۆر هێندە دڵم کەوتە خووربە، خەریب و دڵم بوەستێ. نەمتوانی چیدی بچمە پێشەوە. ماشێنەکەی مامۆستا بە بێنازی لەبەر دەرگا ڕاگیرا بوو.
ئەو مەدالیایان بینی کە پێش چەند مانگێک بە دیاری بۆم برد و ئەویش بە ئاوێنەی ماشێنەکەیدا هەڵی واسی بوو. لە ناکاو برا بچکۆلەکەی مامۆستام چاو پێکەوت، بانگم کرد خێرا هات بۆلام و منیش باوەشم پێدا کرد و توند گوشیم بە سنگمەوە. هەستم دەکرد بۆنی مامۆستای لێدێ. لە سیمای ئەودا مامۆستام دەبینی بە بچکۆلەیی. پێم گوت کوا مامۆستا؟ گوتی ڕۆی بۆ بەهەشت. بەو وەڵامی دامە پڕمە گریانێکی بەکوڵ. بە شێوەیەک فرمێسکەکانم ڕوومەتە بچکۆلەکانی ئەویشیان تەڕ کرد. کەزانی من وا دەگریم گوتی مەگری، مامۆستا پێی ناخۆشە، تۆ حەز ناکەی وەکو مامۆستا بچی بۆ بەهەشت؟ من دەمەوێت بچم بۆ لای ئەو قسانە هەر لە قسەی مامۆستای دەکرد. منیش هەمیشە لە سیمای مامۆستادا دەرونی منداڵێکم دەبینی. ئەو منداڵێکی گەورە بوو، دڵی وەکو منداڵێکی بێگەر، جگە لە میهر و خۆشەویستی هیچی تری تێدا نەبوو. ئاگام لە هیچ نەمابوو. یادگاریەکانی مامۆستام یەک بە یەک دەهاتنەوە بەرچاو. هاوارێک لە ناخمدا پەنگی خواردبووە، خەریک بوو دەیکردم بە قنەس. لە ناکاو پرسی تۆ قوتابی مامۆستای؟ وتم بەڵێ. وتی تۆ ناوت هیلالە؟ وتم بەڵێ. وتی بوەستە، ئێستا دێمەوە. چەند خولەکێک ون بوو کە گەڕایەوە پەراوێکی پەمەیی بەدەستەوە بوو. گوتی مامۆستا ئەم دەفتەرەی داناوە پێش ئەوەی بڕوا. گوتی ئەگەر هیلال هات بیدەیە. لەسەر یەکەم لاپەڕەی نووسی بووی هیلالی من دەبوا بڕۆم، نەمتوانی ئەم سەفەرم دوا بخەم. لەوێ ئازیزانمان چاوەڕوانمان دەکەن، منیش هەر چاوەڕوانی تۆم تا دەی بۆ لای ئێمە. ئەو پەڕاوە بخوێنەوە گەردنم ئازا بکە. ژینی دنیا خەوێکی کورتە، هاکە تۆش گەیشتی بە کاروان. پەڕاوەکەم وەرگرت، ناوچاوانی برا بچکۆلەکەی مامۆستام ماچ کرد. دەستی دوعاخوازی بۆ هەڵبڕیم و بە خێرایی خۆی کرد بە نێو منداڵەکاندا. هێدی گەڕامەوە بەرەو ماڵەوە. لە ڕێگای گوێم لە دەنگی ئەحمەد عەجمی بوو. ئەم ئاەتەی دەخوێن كل نفس ذائقة الموت. هەستم دەکرد هەموو دنیا لە گیانداندایە. تا ئێستاش وا دەزانم لە خەوێکی ناخۆشدام. هەرگیز باوەڕ ناکەم کە مامۆستا بۆ هەمیشە بەجێ هێشتە بم. دڵم دەڵێ ئەو نەمردووە. سبەینی لە کۆلێژ دەیبینیتەوە. ئاخر چۆن بتوانم بێوتەکانی ئەو دوور لە خەندەکانی ئەو بژیم. هەرگە کەیشتمەوە ماڵەوە وەکو مەلێکی باڵشکا و دڵشکا و خۆم خستە ژێر بەتانیەکەمە و تەسلیمی گریانێکی بەکوڵ بووم. ئێستاش وا دەزانم خەوێکی ناخۆشە و بە هیوام لەو خۆ ناخۆشە و خەبەر بێم. خودایە دڵێک مەسووتێنە کە نووری تۆی تێدایە. چاوێک ئازار مەدە بۆ گەورەی تۆ دەڕوانێ. پێیەک مەشکێنە لە پێناوی ڕازیبوونی تۆدا هەنگاو دەنێ. ئەو پەنجانە بپارێزە بۆ تۆ دەنووسن. ئەو دەستانە بڵند بکە کە لەبەر خۆشەویستی تۆ دەبەخشن. خودایە لە مرۆڤە هەست گەرم و دڵ نەرم و فریشتە ئاساکان ببوورە. ئەوانش تا ئێستا مەحرومن لە سۆزی ڕەحمی تۆ، بێکەس و بێپەنا و بێچران. خودایە لەو دەریای پڕ میهرەت دڵۆپێک ببەخشە بە دڵی کەساسیان، بۆ گوڵ و گوڵزاری ڕازاوت بیانکە باخەوان. جیاوازن ئەوانەی دەژین بۆ مردن و ئەوانەی دەمرن بۆ ژیان. جیاوازن ئەوانەی تەنها لە پێناوی خۆیاندا دەژین و ئەوانەی لە پێناوی کەسانی تردا دەژین. هەمیشە لە یادمانن. لەو گوڵە سیسە بێزار مەبە، گەڕ ڕۆژانێک گوڵاوی بۆن خۆشی بەسەردا باراندی. لەو دڵە پڕجۆش و خۆشە مەڕەنجێ، ڕۆژانێک هەموو خۆشەویستی و نازی خۆی پێبەخشی. ئەو چاوت بیر نەچێ زەمنێک فرمێسکی بۆ ڕشتی. ئەو دەستت لە یاد نەچێ تا لە چاو وندە بووی ئێواران ماڵ ئاوایی لێ دەکردی. چرپەیەک لە هەستی پڕسۆز و ئەوینی مرۆڤێکی دڵسۆز و ڕازگە و میهرەبان بە سەروەت و سامان و گەنجینەی هەموو دنیا بەراورد ناکرێ. با مرۆڤە ڕازگۆکان هاوڕێ دڵسۆزەکان دڵەسپیەکان فەرامۆژ نەکەین. ئەوان هەوری بەهارێکن، هەمیشە سۆز و ئەوین و خۆشەویستیان لێ دەبارێ. ئەوان جوانی بەهارستانێکن، هەمیشە گوڵبارانمان دەکەن. ئەگەر خۆری لێوی پڕخەندەی ئەوان ئاوا بێ، ئیتر ڕۆژی ڕووناکی ئێمە دەبێتە شەوە زەنگ. دایکی شیرینم گەورە دەبم، بەڵام من لای دایکم هێشتا هەر بچکۆلم. پیر دەبم، بەڵام لای ئەو هێشتا هەر منداڵم. دایکم تەنها مرۆڤێکە لە پێناوی مندا فرمێسک و خوێن و شیری ڕشت. خەڵکی هەموو لە بیریان کردم تەنها دایکم نەبێ. هەموو پشتیان تێکردم تەنها دایکم نەبێ. هەموو جیهان لەگەڵمدا گۆڕان تەنها دایکم نەبێ. ئای دایکیان، چەند جار ڕوومەتەکان شۆری بە فرمێسک کاتێک سەفەرم دەکرد. چەند شەو خەوت لە خۆتم حرام کرد کاتێک لێت دوورکەوتمەوە. چەند شەو نخونیت کرد لەگەڵمدا کاتێک نەخۆش دەکەوتم. ئای دایکە گیان، کاتێک لە سەفەر دەگەڕامەوە لەبەر دەرگا ڕادەوەستای لە چاوەڕوانیمدا چاوەکانت لە خۆشیدا فرمێسکیان تێدا قەتیزما بوو. کاتێکیش لە ماڵ دەچوومە دەرێ ڕادەوەستای بۆ ماڵ ئاوایی کردن و دڵە گەورەکەت زەنگوڵ ئازاری لێ دەتکا. ئای دایکیان، لە نێو پەراسوەکانتدا لە ڕۆژانی ئازار و ژاندا هەڵت گرتم. لەگەڵ ئاو و هاوار و ناڵەی تۆدا هاتمە ئەم دنیاە، بەڵام تۆ بە پێکەنین و ماچەوە لە ئامێزت گرتم. ئای دایکی شیرینم، هەرگیز ناخەوی تا خەو نەبێتە میوانی پێڵ و چاوەکانم. هەرگیز دڵ ئارام ناوی تا من دڵخۆش و کامەران نەبم. کاتێک من بزەم لەسەر لێوت بێت تۆ پێدەکەنی بێ ئەوەی بزانی هۆی خەندەکەم چییە. کاتێک بە غەمباری دەمبینی دەگری بێ ئەوەی بزانیت چ باسە. لێم دەبووری پێش ئەوەی بکەومە هەڵەوە. ئای دایکیان،
هەر کەسێک مەدحی منی بۆ کردبی باوەڕت پێ کردووە هەرچەندە زیادە ڕەویشی کردبێ هەر کەسێکیش زەمی منی کردبێ بە درۆت خستۆتەوە با دەیان کەسی ڕاستگۆش گەواهیان بۆ دابێ ئەی دایەگیان تەنها منم گەورەترین مەسەلە لە لای تۆ جوانترین چیرۆک شیرینترین ئاوات و خۆزگە ئەو هەموو چاکەیەم لەگەڵدا دەکەی لەگەڵ ئەوەشدا داوای لێبوردن لە درێغیکردنت دەکەی وەکو مۆم دەتوێتەوە لە پێناومدا و ماندوو نابیت و بە تەمای زیاتری ئای دایەگیان خۆزگە بمتوانیایە بە فرمێسکی وەفاداریم پێ پیرۆزەکانت بشۆم لە فیستیڤاڵی ژیاندا پێڵاوەکانت هەڵبگرم ئای دایەگیان خۆزگە مەرگم پێش مەرگی تۆ دەکەوت خۆزگە هەر ناسۆریەک بۆ تۆ دەهات تووشی من دەبوو دایکی شیرینم چۆن بتوانم پاداشتی چاکەت بدەمەوە لە کاتێکدا پرچە جوانەکەت لە پێناوی مندا سپی بوو ئێسقانەکانت نەرم بوون لە پێناوی ئاسوودەیی مندا پشتت کوڕ بوو بۆ ئەوەی من کامەران بم چۆن بتوانم پاداشتی ئەو هەموو فرمێسکە ڕاستگۆیانت بدەمەوە کە بۆ پەڕی بەخشندەییەوە بە چاوانت داهاتنە خوارێ چونکە تۆ لە خۆشی و ناخۆشیمدا هەر دەگریایت دایکێکیان تەماشای ڕوخسارت دەکەم هەر دەڵی پەڕی قورئانێکە و زەمانە چیرۆکی زەحمەت و ناڕەحەتی لە پێناوی مندا لەسەر تۆمار کردووە ڕۆمانێکە ماندووبوون و فیداکاری لە پێناوی مندا تێدا نووسراوە دایکیان هەموو گیانم شەرم و خەجاڵەتیە کاتێک تەماشا دەکەم تۆ بە پێپلیکانەی پیریدا سەردەکەویت و منیش لە گوڕی لاویدام مێرو لە ئاسا بە ڕێگادا دەڕۆیت و منیش بەو پەڕی گوڕوتینەوە هەنگاو دەنێم دایەگیان بەو پەڕی گەورەی و ڕێز و شکۆوە بۆت دەنوارمە ئەو هەموو ساڵانەی تەمەن کە هێز و بازووی لێ بڕیت و لاوازی کردی یادی ئەوە دەکەمەوە کە بە درێژایی ئەم ساڵانە چەند جار لە باوەشت کردوم ماچت کردوم فرمێسکت بۆ ڕشتوم چەند هەنگاول لە پێناوی من داناوە چەند ئاهت بۆ هەڵکێشاوم بێ ئەوەی داوای هیچ پاداشتێکم لێ بکەی تەماشات دەکەم دایەگیان کە ئێستا تۆ ماڵ ئاوایی لە ژیان دەکەیت و من پێشوازی تۆ کۆتایی بەژینت دەهێنیت و من سەرەتای دەستپێکردنمە زۆر بەداخەوم کە دەستەوسانم لەوەی بتوانم ئەو لاوێتیت بۆ بگێڕمەوە کە بە قوربانی لاوێتی منت کرد چۆن بتوانم پاداشتی تۆ بدەمەوە ئەندامەکانی لاشەم لە شیری تۆ دروست بوون گۆشتم لە گۆشتی تۆ پێکاتوە ڕوومەتم بە فرمێسکی تۆ شۆراوە پرچم بە ماچی تۆ ڕواوە سەرکەوتنم بە نزا و پاڕانەوەی تۆ بووە کارە جوانەکانت چوارمێخەم دەکێشن و لە بەرامبەر تۆی گەورەدا وەک غوڵامێکی بچکۆ لە چۆکدا دەدەم و هیچ سەرکەوتن و داهێنان و بەهرەیەکی خۆم بیر نامێنێ چونکە هەمویان بەشێکن لە خەڵاتەکانی تۆ هەز بە پلەپایی خۆم دەکەم لای خەڵکی و لە نێوان هاوڕەکانمدا بەڵام کاتێک دەستە و ئەژنۆ لە خوار پێیەکانتەوە دادەنیشم من هەر منداڵێکی بچکۆلەم و ڕۆڵ نازدارەکەی تۆم لە بەرامبەر تۆدا تەنها سفرێکم و شەرمەزاری دام دەگرێ نازنا و شۆرەت ماڵ و سەرۆت و سامان شانازی و پیا هەڵدان هەموو ئەمانە دەسڕمە و وەلایان دەنێم چونکە تۆ دایکی من ڕۆڵەتم تۆ گەورە و من خزمەتکار تۆ قوتابخانە و منیش قوتابی تۆ درەخت و منیش بەرهەم بەڵام تۆ هەموو شتێکی لە ژیانی مندا تکال لێ دەکەم ڕێم پێ بدە با پێیەکانت ماچ بکەم مەمنونی فەزڵی تۆم کە ڕێگان بدەی بە لێوەکانم تۆزە سەر پێ پیرۆزەکانت بسڕم سا پەروەردگار لە دایک و باوکم خۆش بە و بەزەیت پێیاندا بێتەوە وەکو چۆن ئەوان منیان بە منداڵی پەروەردە کرد ئەوینێکی بێوێنە پڕوشەی بارانێکی وردە هێدی دەبارێتە سەر خاکێکی تین و ئەو پڕژێنی دڵی عاشقێک دەکا کە لە دێر زەمانەوە ئەویندارێکی بەوەفای و لە سوورەتاوی چلەی هاویندا بۆ دووری ئەو لێوی تاسەی هەڵدە قرچێک خۆشەویستەکەم تۆ دەزانی لەکەیەوە چاوەڕوانم لە هەر لایەک پەڵە هەورێکی سپیم دیوێش نەبایەک هەڵی کردبا من بۆ پێشوازیت دەستە و نەزەر باوەشی سۆز و ئەوینم دەکردەوە هۆ ئەویندارە نازدارەکەم تۆ دەزانی من بێ ئەڤینی تۆ بێ فرمێسکی پڕ لە میهر و خۆشەویستی ڕوومەتەکانم زەر هەڵدەگەڕێن لێوەکانم وشک دەبن خۆزگەکانم هەڵدەوەرێن بێچربە و هەڵمی هەناسەد من ناتوانم بژیم دووری تۆ وەکو بای خەزان چرۆی هیواکانم هەپڕون دەکات من شێت و سەوداسەری عیشقێکی بێوێنم چۆن دەتوانم بێ مەحبوبم بژیم من بێ سۆزی تۆ گیانێکی بێ ڕوحم پەرێزێکی زەردم کانیەکی بێ ئاوم لێوێکی بێ خەندەم ڕەزێکی وشکم من بەبێ تۆ لە زەویەکی ڕق و تەق زیاتر نیم دە ئیتر جێم مەهێڵە من بەبێ تۆ چۆن بژیم